بینەرانی بەڕێز لە هەرجێکن سڵاوی ئێمەتان لەبێت ئەم کاتەوە کاتێکتان باش بێت ومێ دەکەین گشتلایەکتان لەش ساغ بن تەندروستێکی باشتان هەبێت لە پرۆگرامی ئەمڕۆماندا بە یارمەتی هاوکارم ڕێبین و هاوکارانمان لە کۆنترۆڵ پرۆگرامی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. ڕۆژتان باش ڕۆبرت چەند بڕگەوتەوەرێکی جیاوازمان هەیە لە تەوەری یەکەمماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی تەمەندرێژی ئەو خۆراک و وەرش و ئەو بابەتانە چین کە پێویستە چاوی دێن بۆ ئەوەی کە تەمەندرێژ بین و راپۆرتێکشمان هەیە لەسەر کەسێک تەنانەت تەمەنی خۆشی کورت کردوێتەوە نەکەوەی تەنها تەمەندرێژی بێت و بابەتی دووەمیشمان گفتوگۆکردن دەبێت لەسەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و سۆز ئێستا کەم بووەتەوە هۆکاری کەمبوونەوەکەی چییە بەشی زۆری خەڵک دەڵێن هۆکاری تەکنۆلۆجیا و پێشکەوتن و تۆڕە کۆمەڵایەتیەکانە چی بکەین بۆ یەکە ئێمە بە دیوە باشەکەدا سوود لەو بابەتانە وەربگرین. و چەند بڕگەیەکی دیکەشمان هەیە چنوور ئێمە ڕۆژانە لە پرۆگرامەکە چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان هەیە و دەچینە لای یەکەم بڕگەی پرۆگرامەکە کە فیچەرێکە باز لە وەستایەک دەکات لە شاری سلێمانی کە تەنکێکی تایبەت و جیاواز بە تەنکیەکانی تر کە چەند تایبەتمەندیەکی تێدایە با بزانین ئەو تایبەتمەندیانە چین کە ئەو تەنکی جیاواز کردووە لە جۆرەکانی تر. بارودۆخی ژیانی هاوڵاتیان لە وەرزی سەرما و سۆڵەی زستاندا و گەرمی وەرزی هاوین وای کرد کە بیر لە دروستکردنی تانکێک بکاتەوە کە هاوڵاتیان بتوانن سوودی لێ ببینن. دیارە من وەکو بیرۆکەی خۆم ماوەی ساڵێک لەوە پێش بیرم لە داهێنانێک کردەوە ئەوەش لە ڕاستیە گۆڕانکاریەک بوو بەسەر تەنکی سەربانی ماڵانە. ئێمە هەمومان نەزانین لە کۆمەلگایەک و لە بارودۆخێک و لە جەوێکە ئاژین کە بەڕاستی معانات زۆرە بێکارەبایی بێ ئاوی جەوی پیسی ئاوهەوا ئەوانە هەموو بوون بە هۆکارێک کە من بیر لەو پرۆژەیە بکەمەوە گۆڕانکاریەکی سەرەکی بەسەر تەنکی ئاوی سەربانی ماڵانە بێنمەوە. ئەم تانکیە وە خۆی باسی لەوە دەکات چەند تایبەتمەندیەک لە خۆ دەگرێت. ئێمە خۆشبەختانە بیرمان لەوە کردەوە کە تەنکیەکان بە سوورەتی سەیار دروستکەنی پارچە پارچەیە. تۆ بە ئارەزوی خۆت لە هەر شوێنێک ئەتوانی نەقلیکەی بە هەر کۆڵانێک و بە هەر شوێنێکە لە هەر بینایەک زۆر بە ئاسانی بە یەک نەفەر چ بە قادرما چ بە حەبلێک ئەتوانی سەری خەی چکە بەڕاستی وەزنێکی زۆر کەمی هەیە هەر تەنکیە خۆی بینێتەوە لە 20 بۆ تقریبان 20 إلى 30 کیلۆ. 20 بۆ 30 کیلۆ ئەوش بە ئاسانی بە نەفرێک ئەچێتە سەربان تەنکێکە لە سەربان ئەبەسترێت قابلیەتی ئەوەی تایە کە تۆ ئەگەر لە شوێنێکە وەکو کرێچیەک بیاوێ نەقلکا بۆ شوێنێکی کە ئەتوانێت لەوێ بە نیو سەعات تەنکێکە بکاتەوە لە شوێنێکی کە هەم دیسبی بەستێتەوە. زۆر جار ئێمە کێشەمان هەیە کابرا کرێچی بۆ لە ماڵەکە تەنکێکەی بەستۆ بەڕاستی دوایی بەجێ هێشتووە نەیتوانیوە. ئێمە تێستمان کردەوە عازڵەمان کە بۆ داناوە ئاوێک بە هەر پلەیەکی گەرمی بچێتە ناو ئەو تەنکیەوە بۆ ماوەی 24 سەعات بەبێ گۆڕانکاری لە هەمان پلەی گەرمی خۆیان ئەیهێڵێتەوە. لە دوای 24 سەعاتەدا وەکو تەجروبەی خۆمان بە هەر 12 سەعات یەک پلەی گەرمی لە سەرمایەدا ئەبەزێ لە گەرمایە بەرزە بێتەوە. ئێمە نایلۆنێکی تایبەتمەندمان بۆ هێناوە نایلۆنەکە بڵێن لە لایەن وەزارەتی تەندروستی ئێران و سینیشەوە ئۆکەی لەسەر دراوە هیچ کێشەیەکی تەندروستی نییە. ئەم نایلۆنە شوێنی سەرەکی ئاوەکەیە و کوتمان وەکو تەندروستی ئاوەکە ئەگەر لەسەر چاوەیەکی تەندروست بێ بە دڵنیایەوە ئەو وەکو خۆی ڕای ئەگرێتەوە بەبێەوەی کە تووشی هیچ باکتریایەک بێ لایلۆنەکە کەپسە کە ئاوەکەی تێچوو بڵێن کڕیار ئەتوانێت بە خاستی خۆی لە ماوەی 5 مانگ بۆ 6 مانگیا لە ماوەی ساڵێکە جارێک بۆ 2 جار ئەو لایلۆنە بگۆڕێ وەکو کیسێکی سەفەری وایە دەوری سەفەری ئەبینێ. لە بەشی سەری سەرەوە ئێمە کەڤەرێکمان بۆ دووریەوە لە خێمەی سەیارە کەڤەرەکەش دەوریەوە ئەبینێ ینی لە هاوی نایمە بەتایبەدەم هاوینە کە بینیمان خۆڵبارینێکی زۆرە. ئەو کێشەیەمان هەل کردووە کە ئەو ئاوە تەنانەت تەنکیەکەش هیچ تۆز و خۆڵێکی لێنانیشێ ئاوەکەی هیچ پیس نابێت ئەو ئاوە چۆن بە پاکی ئەچێتە ناو ئەو خەزانەوە هەر بەو شێوەیە ئەمێنێتەوە. نایلۆنەکە یەک شتی کە ویستم باسیکەم بە حیاتی قەوزە ناکە
کە بەشێکی سەرەکی کێشەی ئێمە قەوزەکردنی ئاو سەوزبوونی ناوتانکی ئەوش خۆی گرفتێکی زۆرە بەڕاستی بەڵام ئەوەی ئێمە هیچ قەوزەی تیانە و ئاوەکە بە پاکی ئەڵێتەوە تەنکێکە خۆی بڵین 1200 لیترە واتە 6 دانە بەرمیل 6 دانە بەرمیل ئاو ئەگرێت حالیان لەو حجمەوە دەستمان پێکردو ئینشەڵا لە مستەقبەلا بەنیازین هەتا 10 بەرمیل و 4 بەرمیلیش دروست بکەین پێک هاتووە لە 4 پارچەکە کە وتمان بەشی سەرەکی لە دەرەوە خێمەکەیە دوایی لاشەکەیەتی کە وەکو سیار ئەیبێ لە شوێنەکە ئەبەسترێ پارچەیە دوای ئازڵەکەیە و لە کۆتاییشە خەزانی ئەسلی ئاوەکەی کە نایلۆنەکە بوو. ێک لەو بابەتانەی ئەوەیە کە ئەمە کارێکی زۆر باشانی ئەگەر وردەکاری تیا بکرێت لە ڕووی تەندروستی و بزان بابەتێکی تاڵ تەندروستە ینی بابەتێکی تری گرنگ ئەوەیە کە ئەمانە شێوازە بابەتانە بکرێن بە براند ینی زۆر جاداهێنان شتی باش ئەبکرێت لە هەرێمی کوردستان لە ئەو خەڵکانەی کە هەن یاخود وەستایەک بێت یا داهێنەرێک بێ یا بەهرەمەندێک بێ بەڵام کێشە گەورەکە ئەوەیە ئەمانە ناتوانێت بکرێت بە براند. ئەم جۆرە کارانە ڕێبین لەگەڵ کەشوهۆی ئێمە زۆر گونجاوە پێی کە ئێمە هەر چوار وەرزەکەمان هەیە لە هاوینە پلەی گەرمی زۆر بەرزە بێتەوە لە وەرزی زستانە پلەی گەرمی زۆر نزمە بێتەوە ئەم جۆرە کارانە ئەم جۆرە تەنکیانە لەگەڵ کەشوهۆی ئێمە زۆر گونجاو بۆ مواصفاتی کە باسی کرد زۆر باشە قەوزە ناکات لەگەڵ پلەی گەرمایی وتی ماوەی 24 ساعت هیچ پلەی گەرماکەی دانابەزێت کێشەیەکی گەورەیە لە هاوینە بە تایبەتی خەڵکە لە ناتوانێت تەنکی سەربان بۆ شتێک بەکاربێنێت بۆیلەری هەر ناوێت بۆ بەستنیش زۆر جار کێشەی بۆ دروستە بێت. بورگەیەکی دیکەمان هەیە بورگەی وەزشیە ڕۆژانە ڕاهێنەرێکمان هەیە ڕاندێنێکی بەتوانە ئارامەمینێکێکە لە پاڵەوانەکانی هەرێمی کوردستان و عێراق و تەنان لە جیهانیشدا چەندی مەدالیای بەدەستێناوە چەند ڕێنمایەکی وەرزشیمان دەکات ئەمجار تایبەتە بە جوڵەی پەلی دواوەی قۆڵ. تەمرینی ئەم ڕۆمان ماسوولکەی سێسەر پەلی دواوەی قۆڵ ئەجوڵێنین کە ترایسێپسی پێڵێن یاریزانەکە بە شێوەیەکی دروست فەرموو پوش داونی پێڵێن ئەم یاریە کە هەر سێ ماسوولکەی بەشی دواوەی سێسەر ئەجوڵێنێت شێوازی دروستی ئەم یاریە ئەنیشکی یاریزانەکە لە ئاستی شانیەواتە ڕێک ڕاستەوخۆ لە ژێریا بێ بە شێوەیەکی عادل تەنها پەلی بەشی پێشەوەی واتە مەچەک لە قۆڵە یاری پێەکە بە شێوازێکی زۆر ڕێک دایەگرێ لە کە دایگردە خوارەوە وەستانێکی نیوچرکەی دروستەکەواتە ستۆپێکی بچووکی پێەکە دواتر بە شێوەیەکی دروست نەخێران نەخاو ئەتوانێت سوودی لێ ببینێ. ئەم یاریش ئەگەر بێت و تەکنیک و تەرکیزت مەزبوط نەبێ بە شێوەی خێرا بتوانی یاری پێ بکەی هەڵەیە کە بە شێوازە یاریزان هەیە پێیەکات کە زۆر هەڵەیە با بڵێ بتوانی خێرابی کە یاخودەوە تا ئەنیشکت بێنیتە پێشەوە کە ماسوولکەی شانمانوەکەی سوودێک لە ترایسێپس نبینی ئەمەشیان زۆر هەڵەیە هیوادارم هەمووان بتوانن تەکنیک و تەرکیز پێش وەزنەکە بەکاربێن بۆی بتوانن ئەو هەدەفەی کەیانە لە بیر و هزریانە بتوان سوودی بگەن بە ماسوولکەکان هیوادارم سوودی لێ ببێن. بەڵێ دەچینە لایەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە بڕگەی دەنگی ڕەسەنە کە ڕۆژانە ئەمان بڕگەیەمان هەیە بڕگەیەم جارەمان فەتانەی وەلیدیە با بەیەکەوە گوێبیستی بین.
راپۆرتێکی دیکەمان هەیە من سەر زنجیرە درامایەکی نوێیە کە کۆمپانیای نێتفلەکس بەرهەمی هێناوە بۆ تایبەتە بە مناڵان کتێبێکی بە ناوبانگی بەکارهێناوە ئەو کتێبە لای منداڵان خوێنەرێکی زۆری هەیە تاوەکو ئێستا پرفرۆشترین کتێب بووە لە لای منداڵان ئێستا کردویانە بە زنجیرە درامایەک ڕێریان ناوە هەر نۆ زنجیرە دراماکە پێکەوە هەمووی بڵاو بکەنەوە. درو باریمۆر و ساڤانە گۆتری ڕێکەوتن بۆ بەرهەمێنانی زنجیرەیەکی نوێی ئەنیمەیشنی تایبەت بە منداڵان لە نێتفلێکس بە ناوی پرنسس پاوەر. نمایشەکە لە دەوری پێنی ئەنەناس و کیرا کیوتی و بی بلوبێری ڕیتا کاڵک کۆ دەبێتەوە و هەمویان شازادەن و یارمەتی یەکتری دەدەن. لە هەمان کاتا بینەران فێر دەکەن دەربارەی گشتگیری و هەمەچەشنی و کاری تیم و هاوڕێیەتی. زنجیرەکە لەسەر بنەمای کتێبی مناڵانی ساڤانە گۆتری پرنسس وێر پێنتس کە پڕفرۆشترین کتێبی مناڵانە تا ئێستا نووسرابێت. ئەستێرەکانی ئەم فیلمە بریتین لە دەنگی ڕیتا مۆرینۆ، ئەندرۆ ڕانێلز تان فەرەنسا. جینا ئوشکوڤێنتیس دراماکە لە 14 زنجیرە پێک هاتووە و بڕیارە سەرجەمیان بەیەکەوە بەخش بکرێت. You didn't think we'd forget your birthday, did you? Come on, Fussy! We've got a room all party ready to celebrate you! ئەمڕۆ لەسەر کەشوهەواش بڕگێکمان هەیە تایبەت بە کەشوهەوا بەڵێ دوو ڕۆژە بێ ساماڵە خۆرەتاوە بەڵام هەندێک جار پلەکانی گەرمیش تا ئێستا ئەم چەند ڕۆژە جێگیر بووە با بچم بۆ کەشوهەوا پێشکەشیکەم. بەڵێ ئەمڕۆ لە بڕگەی کەشوهەوادا بە شوێکی گشتی لە هەرێمی کوردستان ساماڵ دەبێت لە هەندێک شوێن هەور دەبێت بەڵام بەپێی پێشبینیەکانی کەشناسی ئەم 4-5 ڕۆژە بێگومان ینی ڕۆژانە کەشوهەوا دەگۆڕێت چونکە بەپێی گۆڕانکاریەکانی ئەو پاڵەپۆستی نزمانەی کە ڕوو لە ناوچەکە دەکەن ئەگۆڕێت بەڵام ئەوی پێشبینیانەی کە هەیە تا ئێستا لە زۆربەی کەشناسەکان بڵاویان کردوێتەوە لەم چەند 2-3 ڕۆژەدا هیچ بارانبارین لە ناوچەکەدا هیچ پاڵەپۆستویەکی نزم ڕوومان تێناکات. لە هەولێری پایتەختەوە دەست پێ بکەین بەرزترین پلەی گەرما 12 پلەی سیلیزی دەبێت و نزمترین پلەی گەرما ناقص 1 پلەی سیلیزی دەبێت. خۆرەتاو دەبێت لە هەولێری پایتەخت. لە سلێمانیش بامان شێوە ئەمڕۆ خۆرەتاو دەبێت بەرزترین پلەی گەرما 9 پلەی سیلیزی دەبێت و نزمترین پلەی گەرما ناقص 2 پلەی سیلیزی دەبێت. لە دوهۆک بەرزترین پلەی گەرما 11 پلەی سیلیزی دەبێت و نزمترین پلەی گەرما 0 پلەی سیلیزی دەبێت و خۆرەتاو دەبێت. لە هەڵەبجا هەور هەندێک جار هەور دەبێت و هەندێک جاریش خۆرەتاو دەبێت. بەرزترین پلەی گەرما 11 پلەی سیلیزیەوە نزمترین پلەی گەرما 1 پلەی سیلیزیە. لە کەرکووکیش خۆرەتاو دەبێت بەرزترین پلەی گەرما 12 پلەی سیلیزی دەبێت و نزمترین پلەی گەرماش 1 پلەی سیلیزی دەبێت. لە شار و شارۆچکەکانی دیکەی باشووری کوردستانیش و لە پایتەختی عێراقیش بە هەمان شێوە ئەمڕۆ کەشوهەوا جێگیر دەبێت. لە ڕاپەڕین خۆرەتاو دەبێت بەرزترین پلەی گەرما 9 پلەی سیلیزی دەبێت و نزمترین پلەی گەرما ناقص 1 پلەی سیلیزی دەبێت. لە گەرمیان خۆر و هەور دەبێت لە بەرزترین پلەی گەرما 15 پلەی سیلیزی دەبێت و نزمترین پلەی گەرما 3 پلەی سیلیزی دەبێت. لە سۆرانیش بامان شێوە خۆرەتاو دەبێت بەرزترین پلەی گەرما 7 پلەی سیلیزی دەبێت نزمترین پلەی گەرما ناقص 4 پلەی سیلیزی دەبێت. لەبەرەوەی سۆران دەوروبەرەکەی هەمووی بەفرە ئەو چای کۆڕەکەەوە و ناوچانەی کە لێەوە نزیکە بەفرێکی زۆر باریوە لە ماوەی ڕابردوشدا سنتەرێک شارەکان و شوێنانەی کە بەفر زۆر گرتیەوە سۆرانێکی بوو لەو شوێنانە و چەند ڕۆژێکیش پشوو ڕاگەیەندرا. لە زاخۆ بەرزترین پلەی گەرما 10 پلەی سیلیزی دەبێت و نزمترین پلەی گەرما ناقص 2 پلەی سیلیزی دەبێت. هەور و خۆرەتاو دەبێت لە زاخۆش. لە بەغداش بە هەمان شێوە هەور و خۆرەتاو دەبێت بەرزترین پلەی گەرما 7 پلەی سیلیزی دەبێت و نزمترین پلەی گەرما 5 پلەی سیلیزی دەبێت. بەغدا ینی
ناوچەیەکی زیاتر وشکە لەبەرەوە پلەی گەرمای هەمیشە بەرزتر دەبێت بەڵام کێشایەکیان هەیە کە ئەوان سەرمایەکی وشکیان هەیە لەمچانەی خۆمان لەبەرەوەی بارانبارین و بەفر هەیە سەرماکە هێندە کاریگەری نەبێ و ڕێژەی بارانبارینیش ئەوەی کە تاوەکو ئێستا دەڵێن ڕێژەکە دڵخۆشکەرە هەرچەندە وەرزی بارانبارینیشمان هێشتا ماوە ئێمە نەڕۆشتینەتە ناوەرزی بارەوە شوێکی گشتی دەڵێن ئەوەی کە تاوەکو ئێستا باریوە ڕێژەی نزیکەی لە 160 بۆ لە 170 ڕێژەی بارانبارینە لە مۆرزانەیە لە 130 بۆ لە 140 وەرزی بارانبارینمان ماوە وەزیستامان تەواو نەکردووە هێشتا و بەشێکیش لە وەرزی بەهارە کە شەوا بەو شێوەیە کە باران دەبارێت لە هەرێمی کوردستان و لە باشووری کوردستان هەرچەندە بارانبارینەکە تاوەکو ئێستا بۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا ڕێژەکەی زۆر نییە بەڵام دەڵێن خراپ نییە و پێدەچێت ئەم ساڵ لە هەرێمی کوردستان هەرچەندە زووە جارێ بۆی قسەیە بکرێت وشکە ساڵی نەبێت بەرچنور منە گەڕێمە وەلایەوە خۆش ڕێبین بۆ پێشکەشکردنی بڕگەی کەشوهەوا و تەواوی زانیاریەکان لەسەر بەرزترین و نزمترین پلەی گەرما لەسەر ناوچە جیاجیەکانی هەرێمی کوردستان. ڕۆژانە لە پرۆگرامی ئەمڕۆماندا ڕێنمایی تەندروستیمان هەیە کە هەر جارە و باز لە گرفتێکی تەندروستی دەکا و باز لە هۆکار و نیشانە و چارەسەرەکانی دەکات بەڵام بۆ ئەمڕۆ ڕێنمایی تەندروستی تایبەتە بە لێزەر و بەکارهێنانی لێزەر وەک چارەسەرێک بۆ بنبڕکردنی مووی زیادە دکتۆر ڕەنجەر قەرەداخی پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری ئەو بۆمان باز دەکات کە ئا لێزەر چۆن بەکاردەهێنرێت لە چ کاتێکا بەکاردەهێنێ وە کێن ئەو کەسانی کە ناتوانن لێزەر بەکاربهێنن. خۆشەویستان سڵاوتان لێبێ من دکتۆر ڕەنجەر قەرەداخی پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری و پێست و لەیزەر بڕگەی ئەم جارە حەزەکەم باسی بابەتێکی چارەسەری سەردەمیانەتان بۆ بکەم کە هەمووتان بیسووتانە کە ئەویش ئامێری لەیزەرە لەم بڕگێدا تەرکیزەکەینە سەر چارەسەری مووی زیادە بە لەیزەر دیارە لەیزەر چەند جۆرێکی جیاوازی هەیە بۆ گەلێک بابەتی پزیشکی بەکارهێنرێت چارەسەرێکی سەردەمە چارەسەرێکە دوای پێشکەوتنێکی باش لە بابەتی فیزیای تیشک بەرهەم هاتووە کۆمەڵێک گەورە کۆمپانیای جیهانی ناسراو لەم وارەدا کارەکەن ئەوەی کە گرنگە هەموو کەسێک لەسەر ئامێری لێزەری مو بیزانێت ئێمە لە کێ ئەتوانین ئەو ئامێرە بەکاربێنین لە کێ پێویستەکە بەکاری نهێنین یا لە چ کاتێکا پێویستە دوای بخەین و زیانەکانی چیە و سوودەکانی چییە دیارە ئامێری لێزەرەکە بریتە لە تیشکێکی کۆکراوە بە شێوەی گورزەیەکی هاوڕێک ئەدرێت لەو شوێنی کە ئەمانەوەی چارەسەرەکەی تا ئەنجام بدەین سەبارەت بە لێزەری مو دیارە لێزەرەکە کار لە مووەکە خۆی ناکات بەڵکو کارەکاتە سەر ئەو بۆیەی کە لە ناو مووەکایە واتە ئێمە ڕەنگەکە لە ناو ئەبین لە دەرئەنجامی سووتاندن و لە ناوبردننی ڕەنگەکە ڕەجی مووەکە زیانی بەرەکەوێت بە ئەنجامدانی چەند جەلسەیەک بە بەرکەوتنی دووبارەبوونەوەی ئەم گەرمیە هێواش هێواش مووەکە توانای گەشەی خۆی لە دەسەیە تا ئەگاتە ئەو قۆناغی کە ڕەنگە بە تەواوەتی بنەبڕ ببێت هەموو کەسێک لە تەمەنی سەر و 16 ساڵەوە بە شێوەیەکی گشتی ئەگەر نەخۆشیەکی دیاریکراو لە پێستی نەبێت یان هەندێ باری تایبەتی تەندروستی نەبێت چ لە خانمان چ لە پیاوان ئەتوانێت لێزەری چارەسەری مو بەکار بهێنێت لە زۆربەی شوێنەکانی لەشی کەسەکەدا بەڵام مهم ئەوەیە ئێمە کەسێک دەستنیشان بکەین و کاتێک دەستنیشان بکەین و ئامێرێک دەستنیشان بکەین کە دڵنیابین لە هەمان کاتا چارەسەرەکەشمان بۆ ئەنجامەدات بە کەمترین زیانی لاوەکی ئەو بارانی کە باشتر وایەتیا لێزەر ئەنجام نەدرێت یاخود دوا بخرێت کاتێک کە لەسەر لەشی ئەو کەسە لەو شوێنی کە ئەتەوێت لێزەرەکەی لێبێ بۆ چارەسەری مو ئەگەر برینێکی تازە هەبێت ئەگەر بۆ نمونە هەوکردنێکی ڤایرۆسی وەکو تامێسک هەبێ بۆ نمونە یاخود تازە نەشتەرگەریەک ئەنجام درابێت یاخود لە کاتی خانمانی دووجان لە کاتی بوونی نەخۆشی بەڵەکی لەم بارە تەندروستیانی یاخود ئەگەر بێت و لەو شوێنە شێرپەنجە هەبوو بێ پێشتر چارەسەرکرابێت چاکتر وایە ئامێری بەکارهێنانی لێزەر بۆ چارەسەری مو بەکار نەهێنرێت بە شێوەیەکی زۆر گشتی بڵین لێزەری مو ئامێرێکی سەلامەتە بە مەرجێک کەسێکی ڕێگە پێدراو و کەسێکی شارەزا و ڕاهێنراو کار بە ئامێرەکە بکات و لەژێر چاودێری پزیشکی پسپۆڕابێت هەندێک ماکی لاوەکی هەیە کە ئەتوانین بڵین زۆر گرنگ نییە
و خۆشی چاک ئەبێتەوە پێویستی بە چارەسەری تایبەت نییە لەوانەیە لە دوای بەکارهێنانی لێزەر ئەو شوێنە کەمێ خورانی بۆ دروست بێت سووربوونەوەیکی کەمی بۆ دروست بێت هەندێک جاریش زیبکە لەو شوێنە دروست دەبێت بەڵام ئەگەر بە نەشارەزایی بەکار بهێنرێت یاخود جورعەیەکی زیاد لە پێویست ڕەنگە بێتە هۆی سووتانی پێستەکە لەو شوێنە کە لێزەرەکەی بۆ ئەنجام درراوە. دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و بوونی سۆز لە نێوان خزمان و کەسە نزیکەکاندا. ئێستا لە هەرێمی کوردستان گۆڕانکاریێکی گەورە لەو بابەتانە بووەکات ئێمە چون لە هەرێمی کوردستانیشە شانازی بە بابەتێکەوە کراوە کە پەیوەندێکی کۆمەڵایەتی بەهێز لە نێوان هاوڵاتیان هەیە لە نێوان خزمەکان هەیە لە نێوان بنەماڵەیەک پێکەوە هەیە بەڵام ئێستا و بابەتە کاڵ بووەتەوە یەکێکە لە دیاردەکان جا قسەی زۆر لەسەر و بابەتاکرێ بۆچی ئەم دیاردەیە وە پێهاتەوە بۆچی گەشتووە بم قۆناخە دروستە ڕێبین بە تایبەت ئەم پەیوەندیە کۆمەڵاتیە کە زۆر جار هاوڵاتیان بازەوە دەکەن لە ڕابردووە پەیوەندیە کۆمەڵاتەکان زۆر تونند و تۆڵتر بوو بە بەراورد بە ئێستا هەرچەندە ئەم بابەتە زۆر قسەی لەسەر کراوە بەڵام بابەتێکی گرنگە چەند قسەی لەسەر بکرێت قابلیەتی یان پێویستە کا قسەی لەسەر بکرێ ڕێبی لەبەرەوەی کە پەیوەندی بە کۆمەلگا و پەیوەندی بە تاکی کۆمەلگای کوردی نەریتێکی جوانمان هەیە بۆ ئەو نەریتە جوانە لە دەست نەدەین ینی هەر پێویستە قسەی لەسەر بکەین بۆی نەریتە جوانەمان جایکە بۆ بگەڕێنینەوە ناو کۆمەڵگا بە تایبەت ئێستا کە جیلێک کاتۆتە پێشەوە کە لەگەڵ تەکنەلۆژیا و لەگەڵ سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵاتیەکاندا گەورە بۆ کە زۆر جار بەشێکی کاڵبوونیان پەیوەندی کۆمەڵاتیانە گەڕێنەوە بۆ پێشکەوتنی تەکنەلۆژیا و بەکارهێنانی لەوانەیە قەنەعەتیشیان هەر پێ نەبێ بڵێن ینی بۆچی سەردانی خزمێ بکەین بۆ سەردانی کەسێ بکەین ینی ئەم بابەتە ئەگەر قسەی لەسەر نەکرێت لە میدیا بێت لە هەر شوێنێکی تر بێت لە وەکشۆپ و سیمینارات و لە شوێنەکانی دیکە بێت لە ناوەندە زانستیەکانمان بێت قسەی لەسەر نەکرێت بابەتێکی هەڵەیە چەند قسەی لەسەر بکرێت هێشتا کەمە لەبەرەوەی دیوێکی جوانی ژیانمانە. درستە. جا پێشەوەی کە ئێمە دەستکەین بە گفتوگۆکانمان راپۆرتێکمان هەیە لەو بارەیەوە لە دوانی هاوڵاتیان بزانین ئەوان چی دەڵێن لەسەر کاڵبوونەوەی پەیوەندیە کۆمەڵاتیەکان دواتر لەسەر بابەتەکە میوانمان دەبێت و گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین. تۆکو هاوڵاتیەک بەڕای تۆ لە ئێستادا تا چەندێک پەیوەندی هاوسۆزی واتە سیلەی ڕەحم لە ناو خێزانەکاندا ماوە؟ وڵاوی لە ڕاستیە خۆی سیلەی ڕەحم کەم بۆ تۆ بەڵام لە بازە ماڵ و لە بازە ناو کەسوکارێک هەر ماوە ئێستا من بۆ بۆنەیە کە دایکم لەگەڵ خۆمە هەیە وشکە زاکانم برا زاکانم هەموویان سیلەی ڕەحمانەیە بۆ نەیکیان زوو سەردارمانەکەن ئێمەش بەبێ تواناچی سەردانەکە بەڵام لە بازە شوێنێکەوە نەماوە. ئەوی شۆکاری ئەوەیە کە مەشغەڵەتی ژیان زۆر بووە بڵێ ژڵێم چی یعنی هەنێشتیش هەیە ئەبێتە هۆکار بە هۆی ئەم تۆڕە کۆمەڵاتیانش زیاتر یعنی ئەمی خۆی وا لێ کردووە بەهۆی ئەوە مەشغوڵە ئێتر ئەژڵێن وەڵا ئەوەی وانە یعنی وایە خۆی بەهۆی ئەوە خۆی مەشغوڵ کردووە ئەژڵێ وڵا سیلی ڕەحم نامێنێ یعنی ئەو کەسانی و کەسانی جارانە وایە بۆیە سیلی ڕەحم کەم بۆتەوە هیچی تر هۆکار نییە. هۆکارەکەی گەڕێتە بۆ مۆبایل تێگەی بە تەلەفۆنێ تۆ خوشکی منی ئەلو دادە چۆنی باشی حواڵیت نازانم وەزعی چۆنە چۆن نیت ئەش لێ باشم لەوانێ لەبەر خاطری خۆت بڵێیت باش تێگەی دڵی من عاجز نەکەی بڵێ باش تێگەی سیلێ ڕەحمەکە ئەوەیە هۆکاری تەلەفۆنە زۆر پێ ڕەحم بین بە تاوای دەحەنایەک مادە نایەڵێ مەجموعەیە شتێک بە دەرەجەیەک تەکنەلۆژیا ئای بەڕاستی سیرەکەی تەکنەلۆژی ئەم وڵاتی وێران کرد نەکەسە هیچ شتێکی نییەش لە وڵاتەیە نەڕەحمی هێژ نەکەسایەتی نەخوشک و بران باوک بۆ کوڕ نەکوڕ بۆ باوک نەبکوڕ بۆ دایک ئەم کێشانە بە دەرەجە یەک تەکنەلۆژیا وای لێ کرد لە وڵاتی ئێمە ئای سیرەکەی کاکەتە ئینتەرنێت و تەلەفۆن نەبوو لە وڵاتی ئەم ڕێز و احترامێکی تر هەبوو ئایتر کەوە هاتە ناو کۆمەلگاوایتر کۆمەلگای وێران کرد کۆمەلگای تەقنیش کرد ئێمە بەخراب بەکارێنین خۆمان بەخراب بەکارێنی مەژێن لە وڵاتان سەیەکی ئیسپادی دنیای لەکەن لە تەکنەلۆژیا بەس ئێمە شتەکە کام شتەی خراپی شتە خراپەکەی بەکارێنین شتاکەکەی بەکارنایانی قەزی کەسایەتی و ڕحم ئەگەڕێتەوە بە دەرەجەیەک بۆ ئەوە بۆ کاتێک کە سیلەی ڕەحم نەماوە
بەبوونەوەیە کەس جەوەکو جاران نەماوە جاران ناتوچۆ یەکتری خەڵکی کردو ئێستا ئەوە نەماوە بەبوونەیە مۆبایلەوەیە تەلەفۆنێکی بووە کاوی تر تەواو چی بکەین تاوکو و پەیوەندیتون تۆڵەی جاران بگێڕێتەوە نێو خێزانەکان وای وەکو جاران هەر سلێ ڕەحم بەکاربێنینەوە جاران خۆشتر بوو دنیا وەکو ئێستا نەبوو سلێ ڕەحم باشتر بوو کە ئێستا نەبوو بەڵێ ڕێبینەوەی کە گوێویستی بووین لێدوانی هاوڵاتیان بوو بۆ چوونی جیاوازیان هەبوو لەسەر بابەتەکە لەسەر کەمبوونەوە و کاڵبوونەوەی پەیوەندی کۆمەڵاتەکان بەڵام هەمیان کۆک بوون لەسەرەوەی کە سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵاتەکان هۆکاری سەرەکیە. درێژە پێدەری بابەتەکە دەبین گفتوگۆ لەسەر بابەتەکە دەکەین لەگەڵ سیڤان عومەر کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵ ئێمەدا ئامادەیە. مامۆستا سیڤان بەیانیت باش و سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەدا. بانی باش مامۆستا. ڕاستەوخۆ بۆ پرسیارە دەست پێ بکەم مامۆستا سیڤان هۆکارەکانی کاڵبوونەوەی پەیوەندی کۆمەڵاتیەکان چین لە راپۆرتەکەدا لە لێدوانی هاوڵاتیاندا زۆربەیان کۆک بوون لەسەر ئەوەی کە سۆشیال میدیا پەیوەندیە بڵی تۆڕە کۆمەڵاتیەکان هۆکاری سەرەکین بۆ کاڵبوونەوەی پەیوەندی کۆمەڵاتیەکان جگە لە تۆڕە کۆمەڵاتیەکان و سۆشیال میدیا تەکنەلۆژیا چیتر هۆکارە بۆ کاڵبوونەوەی ئەم پەیوەندیانە؟ سپاس بۆ بەڕێستان بەیانی ئێوە بینەرانتان باش. جارە بەر لەوەی باس لە هۆکارەکان بکەین پێویستە ئێمە پێناسیی پەیوەندی کۆمەڵایەتەکان بکەین بزانین پەیوەندی کۆمەڵایەتەکان چییە و چۆنیش کاڵبۆتەوە چ شتێک هۆکار بووە. ئەوەی کە باسی پێناسی پەیوەندی کۆمەڵایەتەکان دەکرێت ئەو ڕایاڵەیە یان ئەو پەیوەندیەیە کە لە بینی تاکەکان و تاکێکی تردا دروست دەبێت. ئیتر ئەم تاکە ئەندامانی خێزان بێ یان ئەندامانی کۆمەلگا بێ یان گروپ و ڕێکخراوەکان بێ. ئەگەر تۆ سەیری بکەیت لە هەڵکەوتەی کۆمەڵایەتی کوردیدا لە پێش 2023 باوای دابنین لە پێش 2023 ئەو کرانەوەی کە لە کۆمەلگەی کوردی یان لە کۆمەلگەی عێراقیدا ڕوویدا تا ڕادەیە کۆمەلگەی کوردی کۆمەلگەیەکی کوشتتوکاڵی بوو واتە بەمانایشی دیکە کوشتتوکاڵی ئێمەش پەیوەندی هەبوو بە وەرزەکانەوە بۆ نەسەیر دەکەیت لە وەرزی هاویندا کە تا ڕادەیە کوشتتوکاڵەکان سەرقاڵی کردبوو لەو کاتانەدا پەیوەندی کۆمەڵایەتەکان کەم بوو بەڵام لە وەرزی بارانباری نان وەرزی زستان وەرزی پاییزدا بە حکمیەوە کە کوشتتوکاڵی ئێمە تێدا ناکرێت لەم وەرزەدا پەیوەندی کۆمەڵایەتەکان بەهێز بوو بۆیە ئەمە یەکێک بووە لە هۆکارەکانی دیکەی کە لە پاڵ سۆشیال میدیا کە بازەوە دەکات پەیوەندی کۆمەڵایەتەکانی کاڵ کردوێتەوە. ئێمە لە ساڵانی ڕابردووشدا بەم شێوازە هەبوو بۆ نەتۆ لە وەکوتم لە هاویناندا پەیوەندی کۆمەڵایەتەکان کاڵ بۆتەوە بەهۆی مەشغەڵەتی کەسەکانەوە بۆی مەشغەڵەتی تاکەکانی خێزانەوە بە ئیشکردن و کوشتتوکاڵی خۆیانەوە کە نەپڕژاوەتە سەر ئەوەی بچێت لە سیلەی ڕەحمەوەی کە پێی دەوترێت یانەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان یان ئەرکە کۆمەڵایەتەکانی خۆی لە پاڵەکەەکانی کە جێبەجێ بکە. بەڵام ئەو دەست بەتاڵی کە لە زستاناندا هەیبووە و لە پایزاندا هەیبووە لە کاتی نەبوونی کوشتتوکاڵدا هەیبووە ئەمە فرسەتێکی باشی پێداوە بۆ ئەوەی کە بتوانێت ئەم ئەرکە جێبەجێ بکە. بەڵام لە دوای 2023 تۆ سەیرێکی کۆمەلگەی کوردی و بە تایبەتی کۆمەلگەی عێراقی وەچەرخانێکی گرنگی بەخۆیە بینی و کرانەوەیەکی تازەی بەخۆیە بینی هەم لە ڕووی خەڵکەکان کە ئەرکیان ئەرکدار بوون بۆ منە ڕێژێکی زۆری تاعینات لەناو فەرمانگەکاندا و هەروەها ئەم کرانەوە زۆرەی کە سۆشیال میدیا مۆبایل سەتەلایت تەلەڤیزۆن هەموو ئانەی کە هاتە ناو بە خێراییەکی زۆر و گۆڕانکارێکی زۆری تێدا هاتە بەرهەم. یەکێک لە هۆکارەکان کە بەدەر لە سۆشیال میدیا تەلەڤیزۆن بوو. ئێستاش ئەگە تۆ سیر دەکەی خۆ یەکێک لە خەتەرەکانی نمونی پەیوەندی کۆمەڵایەتەکان لاوانەیە پەیوەندی من بە کەسێکی دیکە بە کەسانی کۆمەلگە لاوانەیە زۆر خەتەر نەبێت بەقەت ئەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان لە ناو خێزانەکانیشدا نەماوە. تۆ سیر دەکەی لە ئێستا دەبوون نەدەچێت ناو خێزانێکەوە بە درێژایی 2 ساعت سیرەکەی لە ناو خێزانەدا قسە ناکرێت هەرچی هەر ژوورێکەوە تەلەڤیزۆنی جیای هەیە واتە ئەمە بۆ ئەوەیە کە ئەم خێزانە هەر ئەندامە و تەلەڤیزۆنیشی خۆی هەیە کەواتە لێرەدا تەلەڤیزۆن ڕۆڵی تاکەکانی کەی بینیوە و ڕۆڵی ئەوەی بینیوە کە ببێتەوە کەمبوونەوە ئەم پەیوەندی کۆمەڵایەتیانە بوونی موسەسەلاتەکان ئێمە بە توێژینەوە ئەومان سەلماندووە کە بوونی موسەسەلاتەکان بە تایبەتی ئەوانەی وەرجێڕدراوەکان لە ناو کەناڵە کوردیەکاندا ڕۆڵێکی زۆر خراپی بینیوە تەنانەت لە هەڵۆشانەوەی خێزانەکانیشدا واتە بە ڕێژەی لە 180 بەرەو سەر کە پێیان وایە ڕێژەی هەڵۆشانەوەی خێزانەکان و دروست نەبوونی ئەو پەیوەندی خێزانەکان دەگەڕێتەوە بۆ ئەو مامۆستا ئەو پەیوەندیانە دروست بگەڕێتەوە سەر شێوازە دروستەکەی خۆی ینی بەداخەوە ئێستەوای لێ هاتووە هەندێک کەسەیە شانازیەکە بەوەی کە سەردانی خزمێکی نەکات یان پەیوەندیەکی نەبێ لەگەڵ خزمێکەیە ئەم هۆکارانە چین کەوای کردووە کە
ئەم شانازیە بە تایبەتی لە ناو گەنجەکانمانە دروست بێت. یەکێک لە بیرکردنەوە هەڵەکان ئەوەی کە جەنابەت باست کە شانازیە با ئێمە بینەوە بە پرسیارەکە بەعکسەوە بکەینەوە. ئایا ئێمە دەتوانین بەبێ پەیوەندی کۆمەڵایەتەکان بژین؟ هەتا ئێستا هیچ زانایەکی دەروونزانی و کۆمەڵنازی هەتا ئێستا نەیانتوانیوە ئەو بابەتە تێپەڕێنن کە ئێمە بوونەوەرێکی کۆمەڵایەتی نین. واتە سەرجەمیان کۆکن بە کۆن و بە تازەوە کۆکن لەسەرەوەی کە ئێمە مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە. ناتوانێت بەبێ کۆمەلگا بژی و ناتوانێت بەبێت تاکەکانی کە بژی چونکە ئێمە ناتوانین بە تەنیا پێداویستەکانی ژیانی خۆمان پڕکەینەوە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دوم بێنە سەر ئەوەی کە جەنابەت باست کرد. چی بکەین بۆ ئەوە بکەین؟ یەکێک لە ئەو مشکلانی کە لە تاکی ئێمەدا هەیە لەناو کۆمەلگەی کوردی ئێمەدا هەیە تەنزیم نەکردنی کاتە. ناتوانانی تۆ ئێستا سوۆسیال میدیا لە ژیانی تاکان بەریتە دەرێ، ناتوانانی مۆبایل بەریتە دەرێ، ناتوانانی تەلەڤیزیۆن بەرنامە وەرجێڕدراوەکان فیلمە وەرجێڕدراوەکان ئەمانە بە هیچ شێوازێک ناتوانین ڕێگریان لێ بکەین. تازە بابەتێکە هاتووە کەواتە ئێمە دەبێت چی بکەین؟ دەبێت دەسوپەنجەی لەگەڵ نەرم بکەین، ئێمە کاتەکانی خۆمانیان بۆ تەرخانکەین. ئەجینا بۆ نمونە تۆگە سەیری کات بکەین لەسەر جەمی گۆی زەوی لەسەر جەم دنیادا 24 ساعتمان هەیە. بۆچی تاکێک لە کیشوەرێکە لە وڵاتێکی دیکە دەتوانێت لە ماوەی ئەو 24 ساعتدا سەرجەم ئەرکەکانی خۆی جێبەجێ بکە، بۆچی ئێمە ناتوانین؟ ئەمە یەکێکە لە پرسیارەکان کە ئێمە بۆچی ناتوانین لەبەر ئێمە نەمانتوانیوە کاتەکانی خۆمان ڕێکوین. کاتە تۆ باز لە سوۆسیال میدیا دەکەی هەرگیز ئەو بۆچوونە غەڵەتە بڵێ ئێمە دەوێت باز لە سوۆسیال میدیا بێنین، تۆ ناتوانی وازی لێبێنی. یعنی هەندێک لە ئیشەکانت لە ئێستا بەهۆی سوۆسیال میدیاوە دەڕوە، بەهۆی مۆبایلەوە دەڕوە، هەندێک لە ئیشەکانت هەندێک لە ئیشەکانی دیکە بەهۆی تەلەڤیزیۆن بەهۆی بابەتەکانی کەوە دەڕوە. بەڵام دەتوانین ڕێکی خێن لە جاتی ئەوەی تۆ چونکە سوۆسیال میدیا عادەتێکی هەیە تۆ بۆ نەدەڵی سعاتێک بەکاردێنم ئۆتۆماتیکیان وزەی 2 سعات لە تۆ دەبا. یعنی تۆ ساعتێکە تۆ سوۆسیال میدیا بەکارهێناوە بەڵام تۆ وزەی 2 ساعت لە تۆ بردووە بەهۆی ئەو وزە زۆرەی کە تۆ سەرفت کردووە لەسەر سوۆسیال میدیا. بۆیە هەر چەندێک بەکاربیێنی دەبێتە دوو بەرامبەر. کاتێ تۆ چیتە سەر سوۆسیال میدیا ئەنجا ئەو کاری یەکێک لە خاصێتەکانێکی ئەوەیە سیفەتێکی جاذبێتی هەیە. بۆ نمونە تۆ دەچی ئەڵی سەیری هەواڵێک دەکەم ئەمڕۆ بزانم هەواڵەکانی ئەمڕۆ چییە، ئۆتۆماتیکەن کاتێک خۆت دەبینیتەوە لە ناو بەرنامێکی کامێری شاراوەدا بەخۆت دەبینێتەوە لە ناو بەرنامێکی کە دانراوە بۆ پێکەنین و تەرفیهات. یعنی وردە ڕاد دەکێشێت کە ئەمەش وەردەکە کاتی زۆرت بەرێ. کەواتە یەکەم هۆکارێمە تەنزیمکردنی کاتمانە کە دەبێ ئێمە کاتەکانی خۆمان دابەشکەین بەسەر ئەو ئەرکانی کە دەیکەین. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئێمە جێڕانەوەی بەهایە لە ئێستادا لە دنیادا شتێک زۆر باوە ئەوش ئەوەیە لە جیاتی ئەوەی ئێمە پەنابەرین بۆ ڕاحەتی دەرونی یان بۆ ئارامی دەرونی ئێمە بە تایبەتی لە ئێستا لە دنیاش داوای لاتۆ کار دەکەین لەسەر چێژی. ئەمە فەرقەکەیان چییە؟ چێژ بابەتێکی کاتیە لەگەڵ ئەوەی کە تۆ تێر بووە لە چێژەکە ئۆتۆماتیکەن شتە باخی نامێنێ لە لایدا، بەڵام ڕاحەتی دەرونی باخی هەبوو. بۆ نمونە تۆ بۆچی ئێستا تۆ هیچ شتێک وەکو سەیرانێک سەفرەیەک چوونە دەرەوەک لەگەن ئەندامانی خێزان ئەمانە بابەت یعنی ڕاحەتێکی دەرونی خۆشیان هەبوو بە تۆ، ئیسراحەتێکی دەرونی باشیان دەدا بە تۆ. بەڵام کاتێک تۆ کاتێک بەسەر دەبی بۆن لەسەر فەیسبوک یان لەسەر هەر شتێک کە دەبینی سەرێکی ماندوێتێکی زۆرت پێدەدا. هەر دەدەقەی یان چارەکی ئەوەڵی ئەمەی کاریگەری هەیە لەسەر تۆ چێژێکی خۆشیت پێدەدا. بەڵام لە دوای ئەوە وردە دەست دەکا بەچی بە ماندووبوونێکی تۆ. کەواتە ئێمە پێویستە ئەم شتانە لێکجا بکەینەوە. بەڵێ مامۆستا سیڤان بناغی دروستکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان چین کەواتە چی فاکتەرە بۆی کە ئەم پەیوەندیە کۆمەڵایەتیانە دروست ببێت لە نێو کۆمەلگای کوردیدا؟ ئایا لە نێو ماڵ و خێزانەکانەوەیە لە خوێندرگەکانەوەی یاخودەوە تا کۆمەلگا بە شێوەیەکی گشتیە؟ بەڵێ دوو فاکتەری ئەساسی هەیە کە ڕۆڵ دەبینێت لەوەی کە ئێمە بین بە بوونەوەرێکی کۆمەڵایەتی ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانە بەرەو پێ بدەین. یەکەم قۆناغی منداڵی مرۆڤ. تۆ سەیری کە قۆناغی منداڵی مرۆڤ بەراوردی کە بۆ نمونە بە قۆناغی منداڵی چۆلەکەیەک. قۆناغی منداڵی چۆلەکەی لەو دقەیەوە کە لە هێلکە دەتروکێ لاوانەیە هەموو قۆناغی منداڵەکەی ئەو 25 بۆ 30 شەو بێ. دوای ئەوەی باڵی لێ دەڕێ و دەفڕێ و دەتوانێت بە تەنیا بژی. بەڵام قۆناغی منداڵی مرۆڤ یعنی لە هەندێک جار هەتا 12 ساڵ هەتا 15 ساڵ درێژ دەبێتەوە. ئەمە قۆناغێکی ینی مودەیەکی درێژە کە ئەم مرۆڤ ئەم منداڵە ناتوانێت بە تەنها سەرجەم پێداویستەکانی خۆی دابین بکە. ئەمە خاڵی یەکەم کە قۆناغی منداڵی ئێمە وامان لێ دەکا ئێمە بڕۆین بەرەو کەسانی دیکە واتە بڕۆین بەرەو دایکمان باوکمان خزممان کە سوکارەکانمان. دووەم تێرکردنەوەی پێداویستەکانمان. تۆ دەزانی ئێمە مرۆڤ لە چەندی لایەن پێکاتوین لایانی دەرونیمان هەیە لایانی جستەیمان هەیە و لایەنەکانی دیکەش بە هەمان شێوە.
ئەم مرۆڤە بە تاقی تەنیان ناتوانێت سەرجەم پێداویستەکانی خۆی دابین بکە. هەر بۆ نمونە تۆ با نمونێک بێنینەوە لەسەر ژیانی ئێمە کاتێک تۆ بەیانی دەچی بۆ سەر کارەکەت چەند کەس ڕۆڵ دەبینێت لەوەی کە تۆ دەگەێنێ بەسەر کارەکەتدا واتە هەموو ئەوانەیە هەر لە ئەو کارمەندەی کە هەستاوە بۆ نەچایەکەی یان ماستەکە یان کارەکەی بۆ تۆ بەرهەمێناوە تۆ ڕۆژانە بەکاری دێنی ڕۆڵی هەیە لە گەیاندنی تۆ بە چوونە سەر شوێنی کارەکەت و لە تێرکردنی پێداویستەکەت کە لاوانەیە هەرچێک بێ بۆیە ئەم دوو فاکتەرە ئەساسیە قۆناغی منداڵی ئێمە و تێرکردنی پێداویستەکان ڕۆڵێکی ئەساسی دەبینێت لە دروستبوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکاندا وەزائیدەن بابەتێکی دیکەمان هەیە کە دەرموزانان زۆر قسەیان لەسەر کردو ئەویش مەسەلەی ئەمن و ئاسایشە ئەگەر دو سیرکە لە هەڕەمەکەی ماسلۆدا لە دوای تێرکردنی پێداویستی فسیۆلۆجیەکان یەکسەر ئەمن و ئاسایش دێ و هەروەها ئەریک فرۆم و هەروەها کارین هۆرنی زۆر قسەیان لەسەر ئەوانە کردووە ئێمە یەکێک ئەگە تۆ سەیری ژیانی مرۆڤکەی بە تایبەتی لە ئادەمەوە بیگرێ ئێستا ئێمە ئازادیەکی ڕەهامان هەبووە لە سەرەتا کە هاتوونێتە سەر زەوی هیچ کەسێک نەیتوانیوە ڕێگەمان پێ بگرێت لەکوێ بۆ شوێ دەچی چی دەکەی لەم سەریگۆی زەوی بۆ سەریگۆی زەوی لەژێر دەستی ئێمەدا بووە ئەی بۆچی ئێمە هاتوین خۆمان کۆتوبند کردووە لە چوارچێوی وڵاتێک و قەسیتێ خۆمان قەتیس کردووە یەکێک لە هۆکارەکان بوونی ئەمن و ئاسایشە کاتێک ئێمە واز لە هەندێک لە ئازادی ڕەهاکانی خۆمان دێنین لە بەرامبەر ئەوەی دەبێت ئێمە ئەمن و ئاسایشمان دەست بکەوێت ئەمن و ئاسایش لە بەرامبەر ئەو تەحەدیاتەکانی سروشت و لە بەرامبەر ئەو پڕکردنەوەی پێداویستەکان ئێمە دەبێت دەستماکەوێت کەواتە بوونی ئەمن و ئاسایش لە ژیانی ئێمەدا یەکێکە لە هۆکارە هەر ئەساسیەکان کە وامان لێ دەکا ئێمە بەرەو کەسانی بکەون پەیوەندی کۆمەڵایەتی لە راپۆرتەکەشا بینیمان هەندێک کەس باسی ئەویان کرد کە وتیان تەلەفۆنی وای کردووە کە من تەلەفۆنێکم بۆ کەسێک یان هەواڵپرسینێکە زۆر لای خۆمانەڵێ مهم باش بیت ینی تەلەفۆنێکم بۆ کردووە مهم باش بیت ئیتر ئەوانی تر پەیوەندیەکانی تر لەوانەیە زۆر گرنگ نەبێ بەلایەنەوە تەلەفۆنی یان بە لە ڕێگەی نازانم سۆشیال میدیا بێ هەر شێوازێک پەیوەندی بە کەس و کارێ خزمێکەوە بکەی کیفایەتە بۆ دروستبوونی ئەو سۆزە جا لێرەدا ئایا ئەم تەلەفۆنە ئەوەی جەنابەت دەیڵێ ئەمە ئەمە ئەنجامە ئەمە هۆکارنی کە ئێمە پێگەیشتون وەکوتم ئێستا زۆرێک لەوانەیە کە باز زۆر دەکەن وڵات تەلەفۆن ژیانی ئێمە تێکداوە بەڵام کاتی لێ دەپرسی ئەی بۆ وازە تەلەفۆن نانی ناتوانێت وازی لێبێنێ کەواتە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە ئێمە وەکو دەگەڕێنەوە خاڵی یەکەم کە ناتوانین تەنزیم بکەین تۆ دەتوانی وازە تەلەفۆن بێنی کەواتە ناتوانانی وازی لێبێنی مادام ناتوانانی وازی لێبین کەواتە دەبێت بە شێوازی شکەتە ڕێکی خێ بوونی تەلەفۆنێک هۆکارێک یان ئارامێکی باش نییە بۆی ئێمە پەیوەندێکی کۆمەڵایەتی باش دروستکەین وا باشترە کە تۆ لە کاتی تنگانەدا لە کاتی خۆشی و ناخۆشیەکاندا بە مەبەست و بێمەبەست بێ بە شێوازێکی حەیەوی واتە بە شێوازێکی زیندوێتی تۆ پەیوەندی کۆمەڵایەتەکانت جێبەجێ بکەیت بەس ئەمەش ئەنجامەکەی ئەوەیە کە بۆ نمونە بۆی مەشغەڵەتی کارەوە هەرێکێک لە ئێمە دەیبینی تۆ ڕۆژانە کاتێک ڕۆژ دەبێتەوە لە هەشتی بەیانیەوە هەتاوەکو لانی کە مەگە مۆزەفێت تا دوی دوانی ڕۆ بەکارەوە مەشغوڵە کەواتەمە کاتێکی زۆری لێ دەبا ناتوانێت بە شێوازێکی حەیەوی بچێ پەیوەندی کۆمەڵایەتیەکانی خۆی جێبەجێ بکە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم ئاستەنگەکانی ژیان بۆ نمونە تۆ سیر دەکەی تا سعات دوو لە دەوامی لە دوای سعات دوو دێ پێویستی کەت هەیە خێزان پێویستی هەیە پێویستە کۆمەڵایەتەکانی دیکە پێویستی بازار لاوانەیە هەندێک جار پێویستی توشبوون بە گرفتە قورسەکانی دنیا کە گرفتی نەخۆشی بیان هەج بابەتێکی دیکە بێ کە ئەمە وای کردووە کە تۆ نەپەڕژێ ئێستا پەیوەندی کۆمەڵایەتیەکان و خاڵێکی دیکە کە زۆر ئەساسیە ئەویش ئەوەیە گەورەبوونی خێزانەکانە بۆ نمونە تۆ لە ڕابردوودا ئەگەر تۆ سەیری بکەیت لاوانەیە هەموو خێزانێک لە دەیەک یان لە شارێک لە ناوچەیەک کۆبوویێتەوە ئەمە ئاسانتر بوو دەست ڕاگەیشتن بۆی کە تۆ پەیوەندی کۆمەڵایەتەکان جێبەجێ بکەیت بەڵام لە ئێستا دەتوو سەیرەکەی هەر لە خێزانێکە کە چەند کوڕ و چەند کچێکی هەیە و هەموو ئەوانە خێزانیان پێکێناوە هەرێکان لاوانەیە لە گەڕێکێک بژێ لە شارێک بژێ لە وڵاتێک بژی کە ئەم دوورکەوتنەوە کۆمەڵایەتیە لە ڕووی جوگرافیەوە ئەوەش کاریگەرێکی ئەساسی کردوە سەر کاڵبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان بە پێچەوانەوە لە ڕابردوودا لە دەیەکدا دەنیشت دەیەکان ئێمە هەمووی خوشک و برا یەکتر بوو زۆر بە ئاسانی دەیتوانی لە یانێگە مەشغەڵەتیشیە بووە ساعتێک مەجای دەدۆزیێ بۆی کە بچێت سەردانی کە سوکاری بکە سەردانی برا خوشک و کەسەکانی بکە وەکو بەڵام لێرە ئەم دوورکەوتنەوە کۆمەڵایەتیان لە ڕووی شوێنی جوگرافیەوە ئەمەژی کە لە ئاستەنگەکانی کە بۆتەوە کاری کاڵبوونەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لەناو کۆمەڵگەی کوردیدا و هەروەها یەکێک لە بابەتەکانی کە ئێمە پێویستە قسەی لەسەر بکەین ئەویشەوەیە ئێمە کاتێک مۆبایل بەکاردێنین یان کاتێک نامەیەکی مۆبایل بەکاردێنین بۆ منە بۆ جەژنە پیرۆزەیە کە ئەمەش بەهای خۆی هەیە ئێمە سیر دەکەی زۆرێک ینی خەڵکەکانی ئێمە وای لاتۆ کاتێک کە گلێژ لەوە دەکەین
بەڵام ناچین ئەرکەکەی خۆ ئەنجام مامۆستاوە دوای بەوردی قسەی لەسەرەکەین بە تایبەتی کە ئەمڕۆ ڕۆژی خۆشەویستیشە ینی ئەکرێت بۆ نمونە بە تێکستێک نازان بە تەلەفۆنێک خۆشەویستی خۆت بۆ یەکێ دەربڕی یان بچیت لە نزیکەوە ینی ئەو بابەتانە بچین راپۆرتێکمان جارێ حازرە ئامادەیە مامۆستاسیڤان لەگەڵ بەڕێستا بەردەوام بین بەڵام راپۆرتێکمان هەیە لەسەر بەکارهێنانی مۆبایل کە دەڵێت لە عێراقدا زیاتر لە 40 ملیۆن کەس کە مۆبایل بەکاردێنێ با گوێبیستی راپۆرتەکە بینە دواتر درێژە خۆی نزیکەی ئێستا 40 ملیۆن ئەبین ینی لە عێراقدا تۆ ئەگەر ژمارەکە حسابکەی ئەوەنە نابین ئەوەنە نابین کەچی تۆ حسابی کە مناڵێکی بێشکەش ێستا حسابی کراوەکە مۆبایلێکی هەبێت یا چونکە دوو مۆبایل جگە لە پیسبوونی ژینگە و جگە لە کاریگەریەکانیش ئەم کاریگەری خراپانەی و زۆرتی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەنتەرنێتیش هەر لە راپۆرتەکەش ئاماژەڵام پێیەوە. عومەر حەمەکەریم مامۆستای خانەنشینە و تەمەنی 63 ساڵ دەبێت ئەو دەڵێت تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ فێربوون و وەرگرتنی زانیاری بەکاردەهێنم وەرگرتنی زانست و تەکنۆلۆژیای تازە ئەگە بتێ باش بەکاری بێنیت ئەگە بتێ ئیسپادی لێکم بە تایبەتی زیاتر عاشقی یوتیوبن زۆر دەرس و شتێ لە یوتیوب ئەیخە بەسەر دەرسەکان وانە تۆڕە کۆمەڵاتەکان خۆزانەوە دنیای پسیکۆلۆژی و دنیای تەنیوەمانەی تر بە زۆر شێوە بەکارهێنن هەیە بە شێوەیەکی خراپی و شێوەیەکی باش ئەحتیاجێت بێلایەنان بەکارهێنێ. بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان تا دێت ڕوو لە زیادبوون دەکات هەندێک بۆ فێربوون و وەرگرتنی زانیاری و هەندێکیش بۆ کات بەسەربردن بەکاری دەهێنن. پیجمەیە ئیتر پیجی ئەم دوکانە خۆشم پیجێکی ترم هەیە هەر بەبوونەی پیشەیەکی خۆمەکە دەرمان سازم بۆ کارەکەم بەکارێنم بە زیاتر. وڵا لە ئێستا چەندین کۆمپانیا هەیە کە هاوکاریەکەن لە ڕێگەی ئۆنلاینەوە بتوانی کاری خۆتت هەبێ ئەوانە شتێکی زۆر باشن تۆ توانی لەو ڕێوە سوود لە تۆڕە کۆمەڵاتیەکان ببینی. ئێمە ڕۆژانە لە ئیژین دایمە ئەیتر کە شەوانیشە چیتەوە ماڵەوە زۆرجار نازانی چی بکەیت تەلەڤیزیۆنیشە ڕاستی زۆر من تابعی تەلەڤیزیۆن ناکەم بەڵام لە فەیسبوک و تیکتۆک و تۆڕە کۆمەڵاتیەکان زیاتر هەواڵەکان لەوێ بینم بۆ ئەوەی کە سەعیتیا بکەم لەبەرەوەی زۆربەی وانەکانم پێ لێ بخوێنم بە تایبەتی کە ئێستا کاتی امتحانە زۆربەی کاتەکانم هەر بوونیەتە ئەبەخشم بە مۆبایل بەڵام بۆ شتێک تر و قسەکردن لەگەڵ هاوڕێکم کەسێکی دوور خزمێکی دوور و بۆ ئاگاداربوون لە هەواڵەکانی ڕۆژانە. بە قسەی پسپۆڕێکی بواری تەندروستی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان هەندێک جار بەکارهێنەرانی تووشی کێشە و نەخۆشی دەرونی کردووە. ئەوان داوا دەکەن جێگرەوەیەک دروست بکرێت تاوەکو هاوڵاتیان لە جیاتی تۆڕە کۆمەڵایەتیەکان خەریکی بن. ئێمە لە گەنجا کێشەیەکی ترمان هەیە ئەویش بێجگە لە بەکارهێنانە کۆمەڵاتەکە بەکارهێنانە لە ڕووی جەنسیەوە بۆ دواکەوتن و یان ئیزعاجکردنی ئافرەتان بۆ قسە پێوتن پێیان یا بڵاوکردنەوەی ڕسمی نەشیا و یان هەندێک کردەوەی ترکە لە ڕووی کۆمەڵاتی و عرف و عاداتی ئێمە و زۆر وڵاتی تریشەوە گونجاو نییە بەدیلێک بۆ ئەم حاڵەتە دروست بکرێت کە من مۆبایلم لە مناڵەکەم سەنی ئەبێ خۆم دانیشم یاری لەگەڵا بکەم ئەبێت ڕێکار و ڕێکاری یاریکردن و شتی تری خۆشی بۆ دروست بکەم ئەبێ ڕێگەی بەم بچێت لە شوێنێکا وەرزش بکە ئەبێ ڕێگەی بەم یا لە ماڵەکەی خۆیان وەرزشیان بابەتێکی هوەری یا چی هیوایەتێکی هەیە. بەپێی ئامارەکانی وەزارەتی پلاندانانی عێراق ژمارەی بەشداربووان لە هێڵەکانی بەکارهێنانی مۆبایل دەگاتە 40 ملیۆن و 700 هەزار کەس. وە ژمارەی بەشداربووانی هێڵەکانی ئینتەرنێتی مۆبایل دەگاتە 20 ملیۆن و 300 هەزار کەس و ئەم ڕێژانە تا دێت بەرەو بەرزبوونەوە دەڕوات. ڕەواز حەسەن گەلی کوردستان سلێمانی. بەڵێ مامۆستا سیڤان گوێمان لە راپۆرتەکەش بوو لەگەڵ ئەو پرسیارەی خۆشمان ڕەبتی بکەینەوە لەوەی کە چۆن ئەتوانین ئێمە لە ئەو تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەنتەرنێت مۆبایل بە شێوازە دروستەکەی بەکاربێنین نەک تەکنۆلۆژیا کاریگەری لەسەر پەیوەندیە کۆمەڵایەتیەکانمان هەبێ و ئەشگونجێ بۆ نمونە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیە بە تێکستێک یان بە تەلەفۆنێک خۆشەویستی خۆت بۆ کەسێک یان لە بۆنەیەکە پیرۆزبایی دووپات بکەیتەوە نەچیت لە نزیکەوە لەگەڵیانەبی. سەرکە مامۆستای بەڕێز ئەو قسەیە غەڵەتە کاتێک کە دەڵێ بەکارهێنانی پەیوەندی کۆمەڵایەتیەکان بۆ تۆ هۆکاری کێشەوی تەندروستی و کۆمەڵایەتیۆمانە
بەکارهێنانی پەیوەند بڵی تۆڕە کۆمەڵایەتەکان نەبووەوە کاریەوە خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان دەبێتەوە کاری دروستبوونی کێشە و گرفتی جەستەیی و کۆمەڵایەتی وەکوتم ینی ئێستا ئەمە ضرورەتی ژیانە ئێمە وای لێ کردووە لە بەرامبەر شاشەداین کەواتە بڵێ هەندێک جار دەگونجێت تۆ لە ڕێگەی تەلەفۆنەوە کاتێک کە بەتایبەتی لە ڕووی شوێنی جوگرافیاوە گە زۆر دوور بێ لە ڕێگەی مەسجێکی مۆبایلەوە مەسجێکی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە دەتوانی پیرۆزبایی خۆت بگەینی بەزێکێک لە خراپەکانی ئێمە ئەوەیە کە ئەو دقە کاتەش بە برادەرەکانمان بە کەسەکانمان ڕەوا نابینین کە بین بۆ خۆمان نامەیەکی بۆ بنووسین ئەم بۆ خۆمان شتێکی هەستی خۆمانی بۆ دەربڕین ئەچی نامی کەسێک دێنین کۆپیپێست لە خراپتریش کۆپی پێست ئەنی فۆروەردی دەکەین دەینێرین بۆ کەسانی دیکە کە ئەمە ئەو پەڕی بێباخێ لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەوە کاتێک کە تۆ کەسێکی نزیکتە بە حساب وە زۆر ڕێزی دەگری و احترامی دەگری بەڵام بەشیاوی نازانی دوو دقە لە کاتی خۆت بگرین تەنانە نامەکەشی بۆ بنووسی پیرۆزبایەکەشی بۆ بنووسی ئیتر هەر چیەک بێ هەر بۆنەیەک بێ بەشیاوی نازانین بەڵکو دەگەڕێ یان نامەیەکت بۆ هاتووە گوڵێکت بۆ هاتووە شتێکت بۆ هاتووە تۆش فۆروەردی دەکەی بۆ کەسانی دیکە کەواتە ئەوەی یەکێکن لە هەر خراپەکانی پەیوەندی کۆمەڵایەتیەکان لەوەش خراپتر ئەوەیە مامۆستایانی حەزەکەم شتێک لێرە باس بکەم لە 2019 ساڵی 2019 کە کۆرۆنا هاتە وڵاتەوە و سەرجەم جیهانی داگیر کرد و سەرجەم ئەندامانی خێزانی بردەوە ناو ماڵەکانی خۆیان وەکو کەرەنتینێکی زۆر ئیم بوو توێژینەوە هەیە لە ساڵی 2019 تازەترین توێژینەوەی نەتەوەیەگرتوەکان لەسەر دانیشتوانی هەرێمی کوردستان ئەڵێ لە 120 دایک و باوکان دەتوانن یان کاتەکانی خۆیان لەگەڵ منداڵەکانیان بەسەر بردووە لە 180کەی تری دایک و باوکان کاتەکانی خۆیان لەگەڵ شاشەدا بەسەر بردووە ئیتر مۆبایل بێ تەلەڤیزۆن بێ هەر چێکێک لەو ئامێرە سیرەکانی کە بێ کەمێکێکە لە خراپەکان کە نەک دایک و باو بەڵکو منداڵەکانیش دەتوانێت بەکاری بێنێ ئێستا هەر منداڵێکی دەبینی کە مۆبایلێک یان پیجێکی هەیە یان لە بە یوتیوب بۆ خۆی خەری کردووە کەمێکێکە لە خراپەکانی ئەم پەیوەندی کۆمەڵایەتیەکانی سەر ڕای پەیوەندی کۆمەڵایەتیەکانی کاڵ کردوەوە کێشە و گرفتی کۆمەڵایەتی دەرونی و تەندروستیشی بەدا خۆی داهێناوە لەگەڵەوەی کە زۆر ئاماژەما بەوەدا کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان گرنگە بەڵام ئایا لەگەڵ گرنگی پەیوەندی کۆمەڵایەتیەکان جۆر و کوالیتی پەیوەندی کۆمەڵایەتیەکان تا چەند گرنگە ئەوە پرسیارێکی زۆر ئەساسی بوو ئایا پەیوەندی کۆمەڵایەتیەکان چۆن بکەین باشە ئێمە تابان تۆ هەتا بۆت بکرێ و هەتا بۆت بڕەخسێ پەیوەندی کۆمەڵایەتیەکان بە شێوازێکی زیندوێتی بێ واتە تۆ بەشداری بکەیت بە شێوازێکی جەستەیی و دەرونی و بە شێوازێکی یان بڵێ هەست و نەستت بەشداری بکات لە ئەو دروستبوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکان جا لەگە هەر کەسێکدا بێت ئەمە خاڵی یەکەمە خاڵی دووەم پەیوەندێکی پۆزیتیفانە بێ کاتێک دەڵێن پەیوەندێکی پۆزیتیفانە لاوانەیە تۆ زۆر جار ببینی ئێمە زۆر جار ینی کەسانی ئێستا لاوانەیە ناقیان نەگرم کاتێککە بێزار بێ لە میوان لە سەردان لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەهۆی چیەوە بەهۆی ئەوەی کاتێک ئێمە دەچین بۆ سیلەی ڕەحم بەجێدێنین ئەوەندەی کە دەچین کەسەکە دڵخۆش بکەین لە ڕووی دەرونی کۆمەڵایەتیەوە ئەرکێک بەجێ بگەێنین بە پێچەوانەوە دەچین لەوێ کۆمەڵ خەفەتباری دەکەین بۆی دەستخستنە ناو ژیانیەوە قسەکردن لە کاروبارەکانی یەکتردا و ڕەخنەگرتن لە شتەکانی ڕۆژانەی یەکتریانە هیچمان دەست نەکەوە ڕەخنە لە ئەدەواتی ماڵەکەی بگرین لەخنە لە شوێن نیشتە جێبوونەکەی بگرین کەواتە ئەمە یەکێکە لە خراپەکانی کاتێک کە تۆ دەچی لەواتی ئەرکی لەسەر سوکەی بەڵام ئەرکی لەسەر قورس دەکەی چکە بێگومان ئێمە بوونەوەرێکی کۆمەڵایەتین قسەی کەسانی دیکە کاریگەری دەکات لەسەرمان کاتێک کە تۆ ڕەخنەیەکی لێ دەگری یان قسەیەکی لەگەڵ ناکەی یان ڕەخنە لە شتە تایبەتەکانی ئەو دەگری ئێمە کاریگەری خراپی دەبێت لەسەری کەواتێ دووەم خاڵ زەرورە ئێمە پەیوەندێکی پۆزیتیفمان هەبێ کاتێک کە دەچین وەکو کردواری دەڵێ ئەگەر قسەی باش نازانی قسەی خراپیش مەکە کەواتە باشترە تو کە دەچی بە قسەی باش بەشداری بکەی لە بۆنەکەیدا و خاڵێکی دیکە ئێمە یەکێک لە خراپەکانمانەوەی تەنها بۆ بۆنە خراپەکان یان تەنها بۆ کارە خراپەکان بەبێ بانگێشتنامە دەچین بۆ کارە باشەکان بەبێ بانگێشتنامە ناچین بۆ نمونە بۆ سەردانیکردنی تەعزیە یعنی لاوانەیەگە نەچی پێش شەرم بێ بڵێ وەڵی نەچوم پێم عیبە بەبێ بانگێشتنامە دەچی بەبێ کەس پێت بڵێ بەبێ کەسی خاوەن تەعزیە لێت بژێڕێتەوە چێ بەڵام بۆ حەفلە و ئاهەنگ و خۆشیەکان ئەگەر لێت نەجێڕێتەوە تۆ هەم ناچی ئەم گلەیشی لێ دەکەی باشە بۆچی پێێنەوە باشە ئەمە هەردووشیان بۆنەیەکی کۆمەڵایەتین بۆچی ئەویان بەبێ بانگێشتنامە دەچی بەڵام ئەویان بەبێ بانگێشتنامە ناچی خۆی ضرورە تۆ ئەمیان بەبێ بانگێشتنامە بشتێ هەردووچیان بەبێ بانگێشتنامە بچی ئەگەر خۆت بە کەسێکی دڵسۆزی ئەو دەزانی خۆت بە کەسێکی نزیکەوە زانی ئەبێ هەردووچیان هەم ئەم لە بۆنە ناخۆشەکەی ئەو تۆ بەشداری بکەی و تۆش غەمبار بکە و بۆ نەخۆشەکەی ئەوش تۆش دڵخۆش بکە کەواتە دڵخۆشبی بە کاریگەر باشەکانی ئەو
سپاس مامۆستا دەست خۆش سپاس دەکەین مامۆستا سیڤان عومەر زۆر سپاس بۆ مامۆستا سیڤان عومەر کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیۆ لەگەڵ ئێمەدا ئامادە بوو. سپاس بۆ تەواوی ڕوونکردنەوەکانت. سپاس مامۆستا بۆ بەشداریکردنی بەڕێستان. بچینە لای بەشی دووەمی بەرنامەکەمان. تەوەری دووەمی بەرنامەکەمان باسکردن دەبێت لەسەر پرۆژەی تەمەندرێژی. چۆن وا بکەین کە تاک تەمەندرێژ بێت، ئەو بابەتە تەندروستانە چین کار دەبێت ئەنجامی بدەین، لە ڕووی خۆراک بێت، لە ڕووی وەرزش بێت، لە ڕووی خەوی تەندروست بێت. ئەم بابەتانەمووی گرنگن چونکە تێکڕای تەمەن لە عێراق بابەتێکی دیکەی ژینگەی هەیە کە ژینگە زۆر کاریگەری لەسەربانە بێت، بەڵام چۆن دەتوانین خۆمان وەکو تاک ئەو بابەتە جێبەجێ بکەین. هاوکارانمان لە یەکێک لە کلینکەکانی شاری سلێمانی، کلینکێکی تایبەتە بە خۆراک و تەمەندرێژی، بابەتێکیان بۆ ئامادە کردوین و دواتر هەر دکتۆرە خۆشی لێرە لەگەڵمان نابێت وردەکاری بابەتەکە و زیاتر زانیاری زیاترمان پێدەدات. پرۆژەی تەمەندرێژی لە کلینیکەمان بریتە لە پرۆژەیەکی زانستی کەوا لەم چەند مانگەی پێشودا دەستمان پێکردووە. ئەیش هەموو ڕێگە چارەسەریەکان بەکاردەهێنین، هەم لە پۆ پشکنینانەی کەوا دەستنیشانی تەمەندرێژی ئەکات و لە هەمان کاتا دابینکردنی هەموو ئەو تاواکەرە خۆراکیانەی کە بە توێژینەوەکان دەرکەوتووە دەبێتە هۆی گەڕانەوەی میلی تەمەن. زۆربەی توێژینەوە زانستیەکان ئەوە سەلمێنکەوە تەمەنی ڕاستەقینی مرۆڤ بریتە لە تەمەنی بۆریەکانی خوێنی. بە پێی تەمەن لە کاتی زیادبوونی هەوکردن لە ناو لەشی مرۆڤدا بەهۆی خۆراکی ناتەندروست لەگەڵ ژیانی ناتەندروست بڕێکی زۆر زۆر گۆڕانکاری نەرێنی لە بۆریەکانی خوێنماندا ڕۆدات. لە ئەنجامی ئەمەدا ئەوەش یەکەم هۆیە بۆ دروستبوونی زۆربەی زۆری نەخۆشەکانی دڵ و بۆریەکانی خوێن و لە ئەنجامدا مردنی کتوپڕ. یەکێ لەو پشکنینانەی کە بەکاری دەهێن بۆ دەستنیشانکردنی تەمەندرێژی بریتە لە پشکنینی دروستبوونی گرەی بۆریەکانی خوێن کەوا بە شێوەی تەمەن لەگەڵ تەمەندا بۆریەکانی خوێنمان لە ئەنجامی هەوکردنی درێژخایەن دەبێتە هۆی دروستبوونی فشاری خوێن و دروستبوونی گرەی بۆریەکانی خوێن. پشکنی کەمانەیە کەوا دەستنیشانی فشاری خوێن ئەکات لە ساخوێنبەری چەپدا، ئەمەش وەکو ئەڵێت وێنەیەکی زۆر زۆر ئاشکرا و ڕوونمانەداتێ بۆ ئەوەی ئەو کەسە تا چ ڕادەیەک نزیکە لە دروستبوونی نەخۆشەکانی دڵ و جەڵتە و جەڵتی دەماغ. پشکنی کەمان هەیە کەوا دەستنیشانی تەمەنی پێستی مرۆڤ دەکات. وەک ئاشکرایەکەوە پێستیش لە ئەنجامی خۆراکی ناتەندروست ئەو ڕۆژوە سترێس و نەکردنی وەرزش دەبێتە هۆی دروستبوونی زوو پیربوون و هەروەها نیشانەکانی زوو پیربوون و چرچبوون. لێرەدا لەم تێستەدا بە هەمان شێوە دەستنیشانێکە تا چ ڕادەیە پێستی مرۆڤ کەمی کۆلاجین و بەستەرەشانەکان ئەبێتە هۆی زیاد بە تەمەنبوونی پێست و هەروەها دروستبوونی چرچولۆچ. لە کلینیکەمان لە کلینیکی تەمەندرێژی دوو ڕێگە چارەمان هەیە. یەکێکیان سروشتیە کە ئەویش بریتە لە خۆراکی تەندروست و هەروەها ژیانی تەندروست و خەوی کواڵتی بەرز و لە هەمان کاتا وەرزشی بەردەوام و هەروەها ڕێکۆمەندەکەین بۆ هەموو ئەو کەسانی کەوا بۆ ڕێکۆمەندیشنی تەمەندرێژی کەوا ڕۆژوبوونی زانستی بکەن لە ژێر سەرپەرشتی پزیشکیدا. ڕێگە چارەکانی دووەم کە ناسروشتین ئەش بریتە لە وەرگرتنی ئەو تاواکەری خۆراکیانی کە ئێستا لە دنیای تەمەندرێژیا لە هەموو جیهاندا و ئەخورێت. هەندێک لەو تاواکەرە خۆراکیانەمان هەیە کەوا بە پێی توێژینەوەکان دەرکەوتووە بە شێوەیەکی کەم دەبێتە هۆی گەڕانەوەی میلی تەمەن بەرەدواوە و هەروەها هەڵگەڕانەوەی زۆربەی نەخۆشە درێژخانەکانی وەکو فشاری خوێن، شەکرە، هەوکردنی جونگەکان. ئەم تاواکەرە خۆراکیانە هەندێکیان دەبێتە هۆی چاکردنی جینات و DNA خانەکانمان، هەندێکیان دەبێتە هۆی ئەوەی کەوا باشکردنی میتابۆلیزمی لەشمان بەم شێوەیە ئەو تاواکەرە خۆراکیانش بەکاردەهێنین. ئازیزان، پشکنینێکی تاقیگەیمان هەیە لە کلینیکەمان ئەویش پێوترێت پشکنینی ئیپیجێنۆمی. پشکنینی ئیپیجێنۆمی دەستنیشانێکا بە شێوەیەکی زۆر ڕاست و دروست بڕی ئەو برینداریەی کەوا لە DNA خانەکانمان ڕوئدات لە ئەنجامدا بە راپۆرتێکی زۆر درێژخایەن دەری دەخات دەستنیشانکردنی تەمەنی زۆربەی زۆری ئەندامەکانی لەشمان، تەمەنی دەماغ، تەمەنی چاو، تەمەنی دڵ، تەمەنی بۆریەکانی خوێن، تەمەنی گورچیلە.
سپاس بۆ هاوکارانە بۆ ئامادەکردنی ئەو بابەتە و هەر لەسەر ئەم بابەتە دەسەکەین بە گفتوگۆکردنی بابەتەکە لەسەر پرۆژەی تەمەندرێژی میوانداری دکتۆر زانا ئەحمەدمان کردو کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی خۆراک و قەڵەوی دکتۆر زانا بانی باش بە خێراتی زۆر سپاس دکتۆر وەکو سەرەتا بە ئاماژەیە بە تەمەندرێژیەکە بکەین کە ئەڵەی تەمەندرێژی مەبەستمان لە تەمەندرێژی چییە؟ ئایا مەبەستمان لەوەیە کە ساڵەکانی تەمەند زیاد بکەین یاخود ئەوە تا ژیانێکی تەندروست و دوور لە ئازار و ناڕەحەتی؟ بەڵێ خۆی طبعاً کە ئەڵێن تەمەندرێژی ئێمە مەبەستمان لە زیادکردنی مەودای تەندروستی تەمەنە. بەڵێ طبعاً بەڵام لە هەمان کات نەک ساڵەکانی تەمەند بەڵێ زیادکردنی ساڵەکانیش بەڵێ زیادکردنی ساڵەکانیش وەک ئاشکرا لە هەمووتان کەوا هەتا ئێستا ڕێکۆردی هەموو بۆ لە هەموو کۆڵەی لە مێژووی مرۆڤایەتیە ڕێکۆرد تا ئێستا 122 ساڵە تا ئێستا هیچ کەسێ نەبووە خەڵک هەیە قسە ئەکا بە زۆرتر هیچ نییە ینی موەسەق نییەمانە بەڵام ناگاتە ئەوە ئیتر بە تاڵەتی تەمەنی هەموو ئەندامەکانی لەشی لە کار ئەکەونەوەمانە لەبەرەوە ئێمە ئێستا پرۆژێکمانێ پرۆژەی تەمەندرێژی هەدەفمانێ خۆ ئامانجمان لە پرۆژەی تەمەندرێژی بریتی نییە لە زیادکردنی نەهامەتی و ناڕەحەتی و ئازارەکانی کاتی پیربوونمان خۆتەزانی سەب هەرکەس من بۆچی مە دوای 70 ساڵ ویتر من چاوم ناشنابینێ و جەمیش ناکە نا بەعکسەوە بریتە لە زیادبوونی بەڵڵەبەت و درێژکردنەوەی مەودای تەندروستی تەمەنت ینی چەندێ من نمونەیەکی بەسیتێن بە تۆ چەندێ مهمە تۆ بتوانانی لە عمری 70 ساڵیە بتوانی بێجگەر لە ئیشەکەی خۆت مەسەن دکتۆرا بێنی تۆ لە شتێکا کە خاری علاقی بەوەی تۆ نیە چەندێ خۆشە بتوانی لە 80 ساڵیە بێ بە پیانۆژەنێکی زۆر زیرەک کە 5-6 ساڵی بەلای کەمی ئەوێت چەندێ مهمە تۆ لە 90 ساڵیە بتوانێت دوو لغەی وەکو ئیتالی و فەڕەنسی و ئەڵمانی و ڕوسی فێربیەوەمانە ئەمانە هەمووی خەونە کە ئینسان چووە 60 بەرە بەتایبەتی لە وڵاتی ئێمە لە کۆمەلگەی ئێمە لە 60 ئیتر بەتەواوەتی لێ ئەبیتەوە لە زۆربەی حتا کۆگنیتیڤ فانکشنەکانت ینی وەکو کارنجام کارەکانی دەماغت بەتەواوەتی نامێنێت تاقەتی هیچ شتێک نامێنێت زۆربەی کات یعنی خۆت تەقاعد ئەبی ینی هەر لە ڕووی مێنتەڵیەوە بێجگەوەی ئەگەر لە کارەکەش تەقاعد نەکەنەمانێت و ئیتر تاقەتی هیچ شتێک نامێنێت مرۆڤ ئێستا حالیان مجموعەیەکی تەوژینەوەی زۆر گەورە هەیە لە جیهاندا و ئەنجامەکان زۆر باشن ئەتوانین دوای بە تەفسیلی بچینە سەر ئەو ئەنجامانە جا چی بکەین دکتۆر باس لە هەندێک کرد کە ئابێ خۆراکی تەندروست بێ خەوی تەندروست بێ وەرزش بکەین ئەکە زانیاری ئەوە لە راپۆرتەکە باست کرد بەڵام ئێستا زانیاری ورترمان پێ بدەیت چی بکەین بۆ بابەتان ئەەکەم باسی بایۆلۆژیایی کۆڵەی پیربوون بکەین زۆر زەڕور خەڵک بزانێت بۆچی پیر ئەبین و لە ئەنجامە ئەگەر کۆڵە فەلسفەی پیربوونمان زانی ئەو کاتە تەدەخولەکەش زانین تۆ دائیمەن میکانیزمی شتێک زانی بە یەک ئاراستا گەرزانی بە تەواوەتی چۆن بە ئاراسەیەکە ڕاتوانی دوای بە ئاراسەکەش بگەڕێنیتەوە خۆشبەختانە طبعاً لە زۆر لە مێژەوە یانی ئەتوانین زۆربەی کات زانەکان لەوە بێ ئەمەل بوون کەوایە نەزانی پرۆسەی تەمەن شتێکی حتمیە پرۆسەی پیربوون بەداخۆ لەناو بایۆلۆژیای خانەکانمانە دوو بارمان هەیە دوایەوەی کەوا دۆزراوەتەوەمانە ئەیش بریتە لەوەی کەوا خانەکان ئەگەر کاتی لە بار بێت واتە خۆراک هەبێ کالۆری هەبێ وەزع چاک بێ هیچ کێشە نەبێ ئەو کاتە دائیمەن خانەکان چی هەڵبژێرێ دابشبوون و گەورەبوون و نەشون هەڵبژێرێت بەڵام ئەگەر بەعکسەوە خۆراک نەبێ کالۆری نەبێ لەژێر سترێس هەبێ لەژێر حاڵەتێکی ناڕەحەتی هەبێ خانەکە وا هەستەکە کەوا لە بەرەو توشبوونی مردن ئەبێ ئەو کاتە تەنها چی بە هەڵبژێرێ مانەوە هەڵبژێرێ لەبەرەوە ئەمە فەلسفەی پیربوونە و هەروەها ئەمە فەلسفەی تەمەندرێژیە ئەمە گەل لە ژیان ڕۆژانەمان داینی کەین وە کۆڵی تەرجمەی کەین بە ژیان ڕۆژانەمان دائیمەن ئەو کەسانێکەوە دائیمەن زیاتر بە حیاتی ناجوڵن حرەکە ناکات قەت ناڵە سەرمای بێت دائیمەن خۆی داپۆشێ قەت ناڵە گەرمای بێت لە خۆپارێزی ئەەکەیت بە مستەمڕی نایڵی 2 ساعت برسیت بێ بەحمەحێکسەر ئەی خۆیتەوە 2 ساعت ناڵی تینوت بێ ئەمە دائیمەن ئەمە لە ڕێگەی تاکخانەیەکە باسمان کرد بەڵام ئەگەر ئەو 7 ملیار خانەی کە هەموو لەشت پێکەێنێ هەمووی ئەبینێکەوە مهمەکەی تەواو کردو خانەکان لەبەرەوەی کەوا بار زۆر لە بارە لە لەشی مرۆڤ لە ئەنجامە چی هەڵبژێرێ دابشبوون و بەرەو پیربوون ڕاوەکسەر لە ناوچوونەوەمانە بەڵام هەر کاتێک کە بمانوێت تریکی کەین خو هەڵی خەڵەتین خانەکان بۆی کەوا برسیمانە تینومانە لەژێر زەختێکی نەفسیان شۆکێک سترێسێک ماسوولکە مەسەن ئەمانە کۆڵی مەسەن لە ڕێگەی وەرزشەوە کە شۆکێک خێنە سەر ماسوولکانمان ئەو کاتە خانەکە هەڵ ئەخەڵەتێ واتێ ئەگا بۆن منە لە فاستینگە باسی بە تەفسیلی باسی ڕۆژبوونەکەینەمانە لەگەتەوە بۆن ماوەی 24 ساعت نان نەخۆیتمانە خانەکانە دەچێتە ئەو مەرحەلەیەکەوە وا هەستەکە ئیتر بەرەو مردن ئەڕواکە کە سێرەکە هیچ مەزدەڕێکی کالۆری نامێنێ بیر لەوە ناکاتەوە دابەش بێ و چابەرەوە بەعکسەوە پرۆسەی پیربوون ئەوە سێنێت
ئەڵێ هێشتا مهمەکەم تەواو نەبووە با چی بکەم خۆم بمێنمەوە هەڵسێ بە چاکردنەوەی هەرچی ئەو بریناری کە لە ناو دیئەنێ خانەکانمانە ڕۆدات و لە ئەنجامە بەرەو پیربوونەوە هەر ملاحەزە بکەن بە هەر لە هەموو کۆمەڵگەی خۆمانە ملاحەزە کە ئەو کەسی زۆرخوا دائیمە زۆر زووەمرێت ئەو کەسی قەڵەوە بە مستەمڕیەوە هیچ باسی شخصی ناکەم بەتەنیا لەوانێ یەکێکسە بڵێ من باپیرم باسیەوە ناکەین لە 10,000 کەس 1000 کەسا یەک کەس بە بۆنەی سەبەبێک لەوانە 24 ساعت بێت بەڵێ 24 ساعت زۆرتریشمانە دوو هەفتە هیچ نەخوات بڵێ دەڵێ هیچ نەخوات عفو هەر کاتێ ئێمە خانەکە توانیمان بیخەین هەڵی خەڵەتێنین خانەکە هەستیارە هەموو خانەیەکی لەشی مرۆڤ هەستیارە بۆینە وەکو وایە کابراایەک مەسەن بیخیتە ئەو بارەی کە هەم مەسەن بۆ ئەڵەی خەریکە خۆت و مناڵەکانت لە برسا ئەمرن لەو کاتا بیر لەوە کا بخەوە ئیسراحەت کاوت یا بیر لەوە کات داهێنام کات بیر لەوە کاتەوە هەرچی توانایی لەشێتی بیخاتە کار بۆن من تۆ باشە لە مەرحلەیەکا بگەینە ئەوەی مەرحلەی مردن ینی مواجهەی مردن بکەینەمانە هەرچی توانای عەقڵی و جەسەدی و ماسوکانمانە ئەی خێنە کار بۆ ئەوی نەمرین لە ئەنجامیەوە خانەکانیش بەم شێوە بیرەکاتەوە هەر دقی کەوتە ناو شۆکێک سترێسەکە فترم طبعا بۆ ماوەیەکی کورت بۆ میدیم کۆڵی ئەگە زۆر مەسایکە بوون من 3 مانگ 4 مانگ نان نەخوات لەوانێ بمرێ مەسەلمانە بەڵام دەباسی ئەوە شەکەین بە تەفسیلی باش دکتۆر لەبەرەوە لەمڕۆ عەفو زانان ئێستا هەندێک کۆڵی تەدەخولی بایۆلۆجیمان داناوەکەوە ئەوە بە کۆڵی بە توێژینەوەی تەواوەتی کراوەکەوە دەبێتە هۆی ئەوەی تەمەنی مرۆڤ باشە دکتۆر ڕێبین ئاماژەی بۆدا کە خەو خواردن و وەرزشکردن ینی چی کاریگەریەکی هەیە بەڵام پێم خۆشە لەسەر خواردنەکە بۆستین سیستەمی کیتۆ ئەو کەسانەی کە کیتۆکەن ئەمان تا چەند ئەتوان ئەم پرۆسەیە ئەنجام بن یان چه پەیوەندیەک هەیە لە نێوان ئەو کەسانەی کە کیتۆ دەکەن لەگەڵ تەمەندرێژیە بەتاکیدی کیتۆسزێکە لەو ڕژێمە خۆراکی تەندروستانی کەوا مرۆڤ گەڕێنێتەوە بۆ ئەوەی کە بە تەواوەتی لەشی بچێتە سەر چۆری سوتاندن میتابۆلیزمی لەشی مرۆڤ کە لە ناو مایتۆکۆندریای خانەکانمانەیە یەکێکە لە گەورەترین وەکوڵیت هۆڵمارکەکان یا خولێکە لە گەورەترین فاکتەرەکانی تەمەندرێژی طبعا تەمەندرێژی ئەوەی سم حەزم کە ئەوش باسکەمەمانە جاران نەمانزانی زۆر بزانەکەوان زانی بریتە لە نهایەتی کرۆمۆسۆمەکان پێوتە تێلۆمیر ئەو تێلۆمیرانە برینار ئەبن شی ئەبنە و بەرەبەر لێیان ئەڕوا و کورتە بێتەوە لە ئەنجامە پرۆسە پیربوون زۆر ڕوا بەڵام دوایی سیر کە دراساتی زۆر کراسەریان کرد هەندێ لایەنەیە یعنی وەکۆڵیت هاوکێشەیەکی چەند گۆڕانکاریە چەند گۆڕاوێکە لێکی لە گۆڕانەی کەوا بریتە لە بەهێزکردنی مایتۆکۆندریای خانەکانەوە هەر دقی مایتۆکۆندریای خانەکان و بەهێز بوو بۆ تاقە و بۆ ئەکتیڤیتی ئەم شتانە باشە بە تەئکیدی زیاتر کەمتر تووشی بریناری ئەبێ و لە هەمان کاتە بەقۆتر ئەبێ لەبەر بۆ ئەو کەسانی کەوا کیتۆسز دەکەن بە تەئکیدی حتا دەرمانێکمان هەیە کە پێوتە ئێستا حالیان لە دنیای تەمەندرێژیە کە پێوتە کالسیۆم ئەلفا کیتۆگلوترێتی پێوترێ تا جۆرێکە لە جۆر مشتەقاتەکانی کیتۆن کە بەکاری ئەهێنین بۆ تەمەندرێژی بۆ فێگنیش هەر هەمان پەیوەندی هەیە یان بە هەمان پەیوەندی بە جیاوازتر بەڵام بە شێوەیەکی تر تصور کە سەرکێک شتی پێ بڵم لەوانێت زۆر لە من وەختی خۆم شخصی خۆم یەکمە لە کەسانێکەوە لە هەموو کوردستان و عێراق کە برۆم زۆردا بە کیتۆ و ڕژێمی خۆراکی کیتۆ سومانە ئەتوان بڵم یەکەم کەس بووم باشە بەڵام دائیمەن کیتۆسز لە کورد خایەن و لەگەڵ ناوەڕاست خایەنە زۆر تاثیراتەکانی زۆر مهمە هەروەکو چۆن ڕاضە ئێستا بۆ بەدی بڵدیان کەیتۆ بۆ کوڕێکی گەنج کە عمری 25 ساڵ تا 30 ساڵ زۆر کاریگەریکی زۆر چاکی هەیە لەسەر لەشی و فیزیکی لەشی تاوامانە بەڵام کە چویتە عمری 50 ساڵی و هەرچی ئەو شتانەی کە لە کاتی تەمەنی 25 ساڵیە ئیسفادەی هەبوو پۆزیتیڤ بوو بۆت هەمووی باکفایرەکە بۆ لەسەر لەشت و بێتە هۆی تەبێتە هۆی زوو پیر بوون باشە لەبەرەوە ئەتوانم بڵێم ڕۆکخۆری لە درێژخایەنە بڵێ تەنها ڕۆکخۆری باتەوە لە کیتۆش قاڕنێکیمانە لەبەرەوە لە کاتێکە لەبەر بۆی من دامناوە بۆ زۆربەی ئینەکانم نەخۆش و فەڵۆڕەکانم ئەو کەسانی کەوا کیتۆکەن بە پێی تەمەنیان دەستکاری بەرنامەکانیان بۆ بکەین شخصێک کە عمری 16 ساڵ نابێ گۆشت زۆر بخوات ئەو کەسێکەوە گۆشت و پرۆتین یەکێکە لە گەورەترین سەبەکانی پیربوون لەسەر بابەتەکە و لە گفتوگەکانان بەردەوام بین بەڵام راپۆرتێکمان هەیە ڕێبین کە باسەوە دەکا بازرگانێک ساڵانە زیاتر لە 2 ملیۆن دۆلار خەرج دەکا لەبەرەوەی کە بتوانێت تەمەنی خۆی بگەڕێنێت یاخود لە تەمەنی تێپەڕیوە ینی تەمەنەکەی ئەوە کە نییەوە کۆی کە لەوانێت پێشتر تەندروست نەژیا بێت بەڵام ئێستا تەمەنی بایۆلۆجیکی لەوانێت دوای دکتۆر زیاتر قسەی لەسەر بکات 2 ساڵەوە بزانام شتێکی وایە تەمەنی کەم کردوێتەوە با بینێنی راپۆرتەکە بێت
5 ساڵ تەمەنی خۆی کەم کردووەتەوە. براین جۆنسۆن بازرگانێکی ئەمریکیە ساڵانە 2 ملیۆن دۆلاری خەرج کردووە بۆ ئەوەی تەمەنی کەم بکاتەوە. چارەسەرەکانی لە ژێر چاودێری 30 پزیشکی پسپۆردا وەرگرتووە. دکتۆر ئۆلیڤەر زۆڵمان کە بە پزیشکی گەڕاندنەوەی گەنجی ناوبانگی دەرکردووە سەرپەرشتی تیمە پزیشکیەکە دەکات. تەمەنی بایۆلۆجی براین 45 ساڵە. ئێستا تەمەنی خۆی بۆ 40 ساڵ کەم کردووەتەوە. ئامانجی گەشتنە بە جستەیەکی 18 ساڵ. ئەنجامی دوایین پشکنینەکان کە کردبووی ئەوە دەردەخەن. ئێستا خاوەنی دڵێکی 37 ساڵە و پێستێکی 28 ساڵ و توانای هەناسەدان و لێشجوانیەکەی وە کەسێکی 18 ساڵی لێ هاتووە. براین پێڕەوی پرۆگرامێکی تاقیکاری دەکات کە چارەسەری جیناتی تێدایە. پێکدێت لە ڕژێمێکی خۆراکی تند، هەروەها تەواوکەرە خۆراکیەکان، وەرزشکردن و کۆمەڵێک پشکنینی جەستەیی. بەیانیان سەعات 5 بە خواردنی 20 تەواوکەری خۆراکی دەست پێ دەکات. هەموو جۆرە سوودێکی تەندروستیان تێدایە، وەک میتۆفۆرمین، زەردەچەوە زینک و بۆ تەندروستی مێشک ژەمێکی کەمی لیتیۆم دەخوات. ئەو خواردنانەی ڕۆژانە دەیخوات بڕی 1970 کالۆری تێدایە و دڵنیابوون لەوەی ئاستی چەوری لە لەشیدا تەنها لە نێوان لە 5 بۆ لە 6 دەمێنێتەوە و هەفتانە 3 جار ڕاهێنانی بەرزکردنەوەی قورسی دەکات. مانگانەش پشکنینی خوێن و MRI و پشکنینی قۆڵۆن دەکات. دکتۆر یعنی ئێوە لە راپۆرتەکەیشا بینیمان هیچ کاتێک درەنگ نییە بۆ ئەوەی کە بتوانین مەرج نییە تەنها ئەمە پرەنسیپە کار بکەین کە تەمەنمان درێژ بێت توانین بۆ دیوێشا کار بکەین کە تەمەنیشمان کەمتر بکەینەوە بەڵام هەموو کەسێک و پارە زۆرەیە بێ بتوانین تیا سەرکاتیان ئاسایی ئەتوانی بە شتێکی سادە ئەوەی ئەو باسە کات طبعاً بە هەندێک تەدەخلاتی زۆر کۆڵی گرانبەهاینێکمانە بەڵام لە ژیانی ڕۆژانەمانە ئێمە مجموعەیەک تەدەخلاتی کە هەیە و کۆڵی ئەتوانین زۆر بیکەین هیچمان لێ نابێت بۆ کۆڵی هیچ پارێکی زۆری ناوێ زۆربەی کات من نمونەیەکی بەسیط ئێمە بە تۆ ئەو کەسێکەوە قەڵەو بێت بە درێژخایەن باسێ ناکەم تۆ یەک دانەمان قەڵەویتمان بە تایبەتی کێشەی وەرگی هەبێت دروستبوونی وەرگەمانە بەلای کەمێ بە پێی هەموو دراسەکان 7 ساڵ کەمتر زووتر ئەمرێت تا ئینسانێکی عادی ئەو کەسێک کە مەی زۆر بخواتەوە بەلای کەمیە لە بینی 5 و 6 دانە ساڵ زیاتر زووتر ئەمرێت کە بە شێوەی درێژخان بخواتەوە جگەرە خواردن بەلای کەمیە 7 دانە ساڵی ڕێک لە تەمەنت بۆ ئەگەڕێنێتەوە چکە ئەو بڕی ئەو بریناربوونەی کە جگەرە خواردن و نێرگەرە و هەموون دووکەڵەکان بە هەموونەوەکان کە دروستێک هاتە سەوری ناکی خاصن لەسەر پێستیش لەبەرەوە گەر ئەم سێشتەوە کەستێکی زۆر نۆرمەڵ و تەبیعیە بیکەیت 20 ساڵدان ساڵ لە مەودای تەندروستی تەمەن و لە تەمەن بووین گۆڕاوەتەوەمانە باشە هەندێک کەمان هەیە بە شێوەی کەواچیەوەی بە شێوە تاواکەری خۆراکی وەرگین تاواکەرە خۆراکیەکان دوو نەوەن نەوەکیان کلاسیکین مەسەن بۆ منە ڤیتامین دی وەرەگری B12 وەرەگری بۆ منە باشە هەندێک لە ڤیتامینەکانی کەی وەکو مەسەن بۆ منە سی و مەسەن بۆ منە هەندێک لە ماکرۆمینراڵەکان وەکو ئەڵێن ینی کانزا وردەکان وەرەگریت و ئەمانە کاریگەری زۆر چاکی هەیە بۆ تەمەنت بەڵام ئێستا هەندێکی کەمان بۆ هاتووە کەوا زۆر ئەمانە و کۆڵی کلاسیکەڵ نین زۆر تایبەتمەندن بە تەمەن درێژی مەسەن بۆ منەوەکو ئەنەمەن و ڕزڤرۆتۆڵ و ترامیتال گلاسینەوانێکی سێمە هەموو دابینمان کرۆ لە زمنی پرۆژەکەمانە باشە تا ڕادەیەک زۆر گران نییە بەڵام خەڵکی سەر و متەوەسط دەتوانێت بیکڕ و بیخوامانە و کاریگەری زۆر چاکیە لەسەر لەشی مرۆڤ ئەو کەسانی کە خواردیانە ناتوانن بیکەم بەوکو بڵم بەدیعایمانە بەس زۆر کەسێ چی بکەین بۆ ئەوەی پێویستیمان بۆ تاواکەرە خۆراکیانە نەبێ هەر لە ئێستا ئاگامان لە خۆمان بێت بە سیستەمی خۆراکی بە سیستەمی خۆراکی پێش هەموو شتێک بۆ ئەوەی کەوا دائیمەن وا بکەین پێش هەموو شتێک لە هەمووی گرنگتر ئەوەیە کەوا دائیمەن کەم بخۆ یەکەم وەکڵ فەلسەفەی کەم خوا دکتۆریا کەم خۆری دایم خۆ کەم بخۆ یەکەم شت دائیمەن لەبەرەوەی تۆتەڵی کالۆریەکانە هەتا زیاتر بێ باشە زیاتر خانەکە ئەچێتە باری باربوون لە ئەنجامە هەست بە ئیسراحەت زۆرتر ئەکات زووتر پیری هەڵەبژێرێت
مانەوە هەڵ نابژێرەوەمانە لەبەرەوە ئینسان مرۆڤێکی عادی بۆ پیاو 2000 بە 2500 کیلو کالۆری من شخصی خۆم لە خوارد 2000 کیلو کالۆریەکەوە خۆم لە جاران 3000 زیاتر باسێکی سیستمی خۆراکی خۆشت بکە بزانیت خۆی چیە بالضبط لە دوای خوارد 2000 بۆ ئافرەت بەلای بڕێی من لە بینی 1200 1500 کیلو کالۆری لە ڕۆژێکە کە زۆری نەمان باشە دوو درەنگ نان بخۆ بێجگەلەوەی کە کەمیش ئەخۆی حتا زیاتر سەریع نان بخۆی و کۆڵی بەهینی بیخۆ ینی مەودای خواردنەکانی نزیک بێ لە یەکۆ زۆ خراپە ئەوەی کە پێڵێن کەم خۆری دام خۆری لە گەورەت ئەوە دژمنی تەمەندرێژەوە یەکە لە باشترین ڕێکان بۆی زوو دوو ژەم بەخیرا بیکە بە یەک ژەم ینی من نمونەیەکی بەسیط پێڵە من تەحەداکەم ئەو کەسەی کەوا نەخۆشی درێژخایانی هەیە شەکرێ هەیە نەخۆشی دڵی هەیە ڕۆماتیزمی هەرتی زۆربەی نەخۆشەکان ئەگە بیکە بە عادەت بۆ ماوەی 2 ساڵ لە 3 ڕۆژ جارێکە 70 ساعت یەک ژەم بخوا ڕاستە ناڕەحەتە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ژیانی ئەم وڵات نەنا هیچ نییە وزن نییە عفو ئەخر بەنا سەر نەزانم زۆر کەسێڵێ سەرمێشێت زەم پێ نابێت ڕاحەتنی چەند ڕۆژێکی یەکەمە ڕابم ئێمە 120 ساعتم کردیان خۆم و هەموو برادەکان و جەماعەتێک ڕەنەوەی 120 ساعت فاستیگمان کرد کە بەس ئاومان خواردەوە یعنی 5 ڕۆژی کافمی لە دوای 48 ساعتی یەکەم و ئیتر شتێن نامێنێ قوربان ناوی برسێتی بێت لەش ئەچێتە باری ساعتە دکتۆر چەندێک کێشتان داوەزیان چەندێک کێشتان فەرق من خۆم کێشم تقریبا 2 کیلو ڕبع شتێ داوەزی بەس خۆم لەبەرەوە ئینەوە بەس ئەو کەسی گەرقەڵەو بێ زۆر داوەزێ بەس هەدەفەکە لەوە قوربان ئەوە نییە داوەزی کێش زۆر لەوە مهمترکەدا لەش ڕیسێت کەواتە دکتۆرە کەسانی کە نەخۆشی درێژخانەکانیان هەیە توان نەپرۆسی ئەنجام هیچ گرفتێکیان نییە لەگەڵی بالضبط بۆ درێژخانە ڕۆژبوونی درێژخانە بێت لە ژێر چاودێری دکتۆرا بێن ناکوان هەر لە خۆی بیکە ئەومانە کەواتە فەلسفەیە کەمتمان کەم خۆرا خواردن کەم کالۆری فەلسفەی دوم درێژ خواردن هەتا مەجال بی بە جگەر خۆی چاکاتەوە هەتا مەجالێکی وا بی بە مایتۆکۆندریای خانەکانە بکەوێتە ژێر ئەو سترێسەوە کەوا هەڵ وەکۆڵی مانەوە هەڵبژێرە نەک نەشون ما هەڵبژێرەوەمانە سێم بریتە لەوەی کەوا هەندێک جار پێویستەکان لەشت بە شێوەی سترێسی سەرما و گەرما بۆ نمونە زۆر بەمان ملاحظە بکە یعنی ناتوان دەرجە حرارەت لە مەودایەکی کەما لە بینی 20 بۆ 24 زیاد بۆ یەکسە گەرمامانە هاتە خوارێک ساڵی سەرمامانەوانە زۆر نۆرماڵە من بەیانیانەوە 2 ساڵی بۆ 3 ساڵ بێت هەموو بەیانێ لە ماین یەکە لەم کاتانایسا بە ئاوی سار خۆمشم تەنها سەروی لێ دەرچیانی مەسەلمانە دوایکە خۆم شۆر بە تەواتی بە فول سارد اینجا هینم نییە باتەب منێ زۆر کە سەفەرەکەم ئەچمە ئەو باتەوە کە فولێکی لە سەهۆڵ ڕێتەوە ماوەی دەدەقە بە تەواتی تەسەور ناکەیت چ گۆڕانکاریە لە شتا ڕۆدات بە هەمان شێوە اینجا ساوناش بە هەمان شێوە بە گەرمی خانەکانە خەیتە کۆڵی هەڵی خەڵەتێنی بۆی کەوا خەریکە لە ناوچێ لە ئەنجامدا چی هەڵبژێرێ پرۆسەی زمانەوە هەڵبژێرە و زیاد بوونی تەمەن دکتۆر لەم پرۆسەیە باڵا هیچ کاریگەریەکی هەیە یا هیچ پەیوەندێکی هەیە کەسێک باڵای بەرز بێ دیواش هەیە هەرچی شتێک عفو ناوی جناب نزانێ چنوور خان هەرچی شتێک بێتە هۆی ئەوەی کەوا گەشە و نەشون مازاکات بەداخەوە لەگەڵ بۆ کۆڵی پێچوانەی تەمەن درێژەیە ئەمانە دائیمەن لە ناو تەبیعە سیرکە هەموو ئاژەڵەکان هەت سەگێکی بچووک سەگێکی گەورەکانیان زۆر درێژین سەگی بچووکەژێتێکی کورد نسانێکی کورتەباڵە لەگەڵ زەلامێکی گەورە کامان زوو ترێژین بە تاکیدی کورتەباڵەکە زۆر ترێژی بەڵام ئەمە یەک فاکتەرە ئەگەر تۆ ژیانی تەندروست بژی ئەو ژیانی ناتەنوت بە تاکیدی لەوانەیە ئەو پێشتەوەمانە اینجا مهمترینشت بۆ فاکتەری سێم چوارەم نەتوان بڵێن باسکن بریتە لە گۆشت و پرۆتینات کەوا خەڵکێکی زۆرمانەیە بە شێوەیەکی وا باسێکاتەمانە دائما لە بیدایەتی ژیان تا لە کاتی گەنجێتی تۆ هەموو فاکتەرە بایۆلۆژیەکانی تازەیە براننی و هێشتامانە زۆر کاریگەری چاکی هەیەمانە لە بەڵام کە چویتە تەمەنەوە هەمووی باکفارەکە بە خراپی بەسەرت لەبەرەوە خواردنی گۆشت یەکەم سەبەبە بۆ دروستبوونی پیری دەرونی چ کاریگەریەکی هەیە کە کەسێک خۆشحاڵ بێت بەختەوەر بێت دایمەن هەندێک بابەت هەیە بە تاکیدی ئەو لای ئەو باری کەشمان بە تاکیدی کاریگەریکی زۆر تەواوی هەیە لەسەر تەمەندرێژیمان تاواکەری یەکەن دەستەکانە خۆش بێت دکتۆر زۆر سپاس سەر ئەو راپۆرتێکی کە پەیوەندی بۆی ئەو پرسیارە بکەم لەسەر بابەتی دەرونیە دەستەکانە خۆش بێ دکتۆر زۆر سپاس مادومای کردی سپاس بۆ دکتۆر زانا ئەحمەد کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی خۆراک و خەڵاوی سپاس بۆی کە لەم بەرنامە لەگەڵی مەدامادەم ئەو راپۆرتەمان هەیە دکتۆر هە لەسەر بابەتی ڕزگاربوونە لە ڕق و کینە چۆن بتوانی کات ئەمە پێگومانیانی بەشێکی ئەبێت لەوەی کە تەمەند درێژ بینوانە بەڵچینە لای ئەو راپۆرتەش دەردە کوشندەکەی کۆمەڵگا چییە؟ ڕق چییە و
بۆچی خەڵک ڕقیان لە یەکترا چۆن ڕزگارمان بێت لە ڕق و کینە. ڕق بریتیە لە کاردانەوەیکی چڕوپڕی سۆزداری نەرێنی بەرامبەر بە هەندێک کەس یاخود هەندێک شت یان بیرۆکە کە پەیوەندی بە دژایەتی یان بێزاریەوە هەیە بەرامبەر بە شتێک. زۆرجار ڕق پەیوەندی بە هەستێکی توندی تووڕەیەوە هەیە. هەروها لە زمانەوانیشدا پێچەوانی خۆشەویستی بریتیە لە ڕق. ڕق لە چیەوە دەست پێ دەکات؟ سەرەتا لەوانەیە لەو شەیەکەوە دەست پێ بکات، دواتر دەڕوات بۆ تاوانێکی گەورە. لێرە و لەوێ ڕۆژانە دەبیستین کە هەواڵ و ڕووداوەکان زۆربیان پەیوەندیان بە باری دەرونی و ڕقی زۆری مرۆڤەکانەوە هەیە بەرامبەر بە یەکدی. هەندێک گوشە و ئاماژە هەند کەس ئاماژە سەرەتایەکانی ڕقن بۆ نمونە. ڕقم لەو کچەیە، ڕقم لەو بێژەرەیە، ڕقم لە بەڕێوەبەرەکەمە، ڕقم لە هاوپیشەکەمە. یان زۆر جار یەکەم جارێتی کەسێک ببینێت و دەڵێت ئەمە کێیە؟ ناچێت بە دڵما. یاخود کەسێک پلان دادەنێت بۆ ئازاردانی خەڵکی دیکە. هەموو هەوڵێک دەدات کەسەکان بریندار بکات، جا جەستەیی بێت یان دەرونی. کەسێکی دیکە ناماقوڵی دەکات و قسە دەردەپەڕێنێت. هەروەها پلان و پێشبڕکێی مامەڵی نادروست و تەنانەت ڕووداوەکانی کوشتن و ئازارە جەستەیەکان پاڵنەرێکیان هەیە کە زۆربەی کات ڕقی زۆرە بۆ کەسی بەرامبەر، بێگومان لە کۆمەڵگایەکەوە بۆ یەکێکی دیکە دەگۆڕێت. زۆر جار مرۆڤەکان پاساو دەهێنەوە بۆ ڕق و کینە و بیرکردنەوە هەڵەکانیان، بەڵام لە ڕاستیدا بابەتی ڕق دەبێت چارەسەر بکرێت، چونکە کێشەیەکی دەرونیە و زۆر جار نەخۆشیەکی دەرونی ترسناکە کە زۆر جار دەبێتە هۆی ئەوەی کا دەرون و جەستی مرۆڤەکان بشێوێنێ. کاریگەری خراپەکانی ڕق لەسەر دەرون و جەستە هەرێک لەم خاڵانە دەگرێتەوە. بڕیاری هەڵۆپەلەکردن لە بڕیارەچان و سازەکان دەبێتە هۆی داڕوخانی دەرونی و کۆمەڵایەتی و تێکچوونی پەیوەندیەکان. زیان بە تەندروستی جەستەیی دەگەیەنێت و بەتایبەت تەندروستی مێشک و دڵ و دەمارەکان. کەسەکان دوا دەخات و ئاستی زیرەکی و سەرکەوتن کەم دەکاتەوە، چونکە زۆربەی کاتەکانیان بەڕقەوە بەسەر دەبن. بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەشکردن کاتتان بەخێر. کاتێکی خۆش، خواتان لەگەڵ.